ئامادەبوانی خۆشەویست ئەگەر هاوکارمان بن دەسەکەین بە دیبێتی ئەمڕۆمان میوانانی ویم زۆر بەخێر بن سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بابەتێکی گرنگ بازەکەین بەس بەر لە هەموو شتێک لە هەر شوێنێ بین لە هەر جێگەیەک و لەر دۆخەکە بین یەکەم شت ئەڵێن ئەگەر لەشم 100 پارچەکەن بمخەنە ژێرگول لەو ڕەگبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار کوردستانم هەر وڵاتێکە و نابێت بە چوار میوانانی عزیز ئەمڕۆ لە کاتێکە ئێمە ئەم دیبەیتە سازەکەین کە لە هەموو کاتێ زیاتر شانازی بە یەکدەنگی و یەکڕەنگی و یەک هەڵوێستی و کوربوونی خۆمانەوەکەین لە کاتێکە ئێمە لێرە کۆبووینەتەوە ئەم دیبەیتە ساز ئەکەین کە کچانی هەر چوار پارچەی وڵات خەریکی هۆنینەوەی کەزی کوردایەتین بەڵام 100 مخابن کە ئێشتا لە ڕۆژ ئاوا دۆخێکی نەخوازراو لە ئارادایە هێشتا گەمارۆکانی سەر کۆبانێ بەردەوامی هەیە 9 ملیۆن کورد لەو شوێنانە لەژێر هەڕەشەی برسێتیدان لە ژن لە پیا و لە مناڵ بەداخەوە لەگەڵ دەستپێکی ئەم ساڵدا ڕۆژ ئاوا لە بەرخۆدانێکی پڕ لە ئازایەتیدا ژمارەیەک لە گەنجەکانی خۆی بەم خاکە بەخشی ئێمە ئێستا لێرە بۆ ڕێزگرتن لە شەهیدانی بەرخۆدانی ڕۆژ ئاوا بۆ تەواوی شەهیدانی کوردستان ساتێ ڕادەوە دەستی میوانانی ئازیز دامەزراوەی ویم هەمیشە هەوڵی داوە لەسەر پرسەکاندا قسەی خۆی هەبێ هەمیشە هەوڵی داوە گلەییەکان لە مێژوو ئەو بکا بە کردار و بەڕەفتارێک بۆ داهاتوو بۆ ئایندا جا ئێستا ڕوخسەتم پێ ببەخشن من وتاری دامەزراوەی ویمتان پێشکەش بکەم خوشک و برانی خۆشەویست و کوردستانیانی ئازیز هەموو لایەکتان بەخێر بن خۆشحاڵی لەم سەکۆ ئازادەدا کە مڵکی هەموو چین و توێژەکانی کۆمەلگاکەمانە لە خزمەت ئێوەی بەڕێزداین ئازیزان ئەم دیبەیتی ئەمڕۆ لە نێوان دوو دیدگایە کە ئێجگار گرنگن بۆ تێگەیشتن لە مێژوومان و هەڵسەنگاندنیشی بۆ داهاتوو بە جۆرێ تێگەیشتنێک هەیە کە شکۆی هیچ نەتەوەیەک بەدەستی بێگانە دروست نابێت بەڵکو تەنیا لە ناو ئیرادە و یەکڕێزی و ناو ماڵی خۆی داگەشە دەکا مێژوو پڕە لەوانە کە نیشانی دەدات سپاردنی چارەنووسی گەلان بە بەرژەوەندی دەرەکی تەنیا خولانەوەیە لە ناو بازنەیەکی بەتاڵ و گەشتن بە شکست هەر بۆیە هەر میلەتێک کە مەبەستی بێ بۆ ئاسوەیەکی گەشتر هەوڵ بدات پێویست دەکات کە کۆتایی بە سەردەمی چاوەڕوانی بهێنێت و دەست بکات بە بنیاندنان ئێمە لە دامەزراوەی فیلم یەکخستنی دەنگەکان و پشبەستن بە هێزی ناوخۆ وەک یەکێک لە پێداویستیە سەرەکیەکان دەبینین هەر بۆیە کار دەکەین کە لە کەلتوری ئێمەدا زمانی قوربانی بوون و گلەیی لە مێژوو کاڵ بکرێتەوە و بە زمانی داهێنان و کار و دەسەڵات پێناسی خۆمان بکەین لەلایەکی دی ئەرکی ئەمنەوە تازەی کە ڕۆژانە بەرکەوتنی لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەم هەیە کە کوردبوون لە کارتی فشارەوە بگۆڕێت بۆ کارکتەرێکی سەرەکی لە ناو هاوکێشە جیهانیەکاندا تاکو بگەینە ئەو باوەڕێک کە هیچ هاوپەیمانێک لە خۆمان بۆ خۆمان دڵسۆزتر نییە هەر بۆیە هەر هەنگاوێکی یەکڕیزی لە ناوە نزیکترمان دەکاتەوە لە گەیشتن بە ئامانجەکانمان لە بەرامبەر هەموو ئەوانەشدا ڕاستیەکی دیکەش هەیە ئەویش ئەوەیە کە ئەم نەتەوەی لە دنیایدا کەم نەتەوە هەیە لە دنیادا هێندی نەتەوەی کورد قوربانی دابێ یاخود خەباتی کرد بێت لە کاتێکدا دۆزەکەشی بێگومان ڕەوا بووە وەک دەزانین زۆر کات شۆشەکان نزیک بوون لە پێکێنانی ئامانجەکەی یاخود لە سەرکەوتنی یەکجارێکی لێ مەخابن لەو کاتانەدا دۆست و هاوپەیمانەکانمان پشتیان تێکردوین کە دوجار بەهۆیەوە خەونی چەندین شۆشی کورد هەرەسی پێهێنراوە ئەوەش بە پشتێکردنی هاوپەیمانانی دەرەکی کە هۆکارێکی سەرەکی بووە سەر لە نوێ شۆڕش دەست پێ بکەینەوە یاخود خوێنی تازەی بۆ بڕژین تەنانە شەهین و قوربانی زیاتری بۆ بدەینەوە لە ڕووی سیاسی و جوگرافیشەوە پاشەکشەی بەرچاو بکەین ئەوەش دیسان بە هۆکاری هیوا هەڵچنینی زیاد لە پێویست لەسەر دۆست و هاوپەیمانەکانمان ئەگەرچی زۆر جاریش ناچاربوون هەبووە کە ئەو ڕێگەیە بگیرێتە بەر سەرباری هەموو ئەو بێهیواییانەش هێشتا هاوپەیمانیەکی خراپ و کاتی لە نەبوونی هیچ هاوپەیمانیەک بە باشتر زانراوە
بەڕێزان هێندە نییە کە هەمومان وێنەی کۆمەڵە سەرکردەی کوردیمان بینی کە چۆن لەبەردەم نوێنەری جلهێزێکدا غەمگین و ناومێد دانیشت بوون کە لە ڕاستیدا ئەو دیمەنە زۆربەی کوردی خستە دۆخی ڕاڕایی و نیوگەرانی و بێهیوابوونەوە چونکە لە هزر و هۆشی کووردا ئەو وێنەیە مێژووی کوردی وەک کورتە فیلمێک نیشان دەینەوە بە جۆرێک ئەو غەدروگە لە کۆمەکی لە ڕێی شاشەکانەوە بەڕاستە خۆ بینیمان هەمان ئەو گەلە کۆمەکانی ڕابردویان بەرخستینەوە کە چۆن بە درێژایی مێژوو دش بە شۆشە کوردیەکان ئەنجام دراوە کە دوور نییە لە ئێستا و لە داهاتووشدا هەمان شت ڕووبداتەوە. دوجار ئێمە زۆر پێویستمان بە هۆشیاربوونەوەیەکی نەتەوەیە بۆ تێگەیشتن لە ئالۆزی و بەرژەوەندی جلهێزەکان و هەوڵدان بۆ یەگرتنەوە و ئاوێتەکردنی لەگەڵ ئامانجەڕەوەکانمان چونکە وەک ئەمریکیەکان لە پەندێکدا دەڵێن ئەگەر لەسەر مێزەکە نەبیت بۆ نان خواردن ئەوە دڵنیا بە دەبیت بۆ نان بۆ خواردن کە ئیشەڵا ئێمە ئەمەیان نابین. میوانانی ئازیز لە ماوەی 100 ساڵی ڕابردووی مێژووی کووردا کورد لە نێوان هاوپەیمان و لە نێوان بەرژەوەندیەکانی داگیری خواردووە. ئەگەر ئێمە بە خێراییەک چەند لاپەڕێکی مێژوو هەڵبینەوە بگەڕێنەوە بۆ کۆماری کوردستان لە مەهاباد لە ساڵی 1946 کە ئەو کاتە یەکێتی سۆڤێت و رووسیای ئێستاکە هەبوو ئەوان لە هەزری لیرینەوە باوەڕیان وا بوو کە دەبێ یارمەتی گەلانی ژێر دەستە بن بۆ گەیشتن بە ئازادی بەڵام بەداخەوە لە بەرامبەر کووردا ئەو پابەندبوونیان شکاند و ڕژێمی ئەو کاتی ئێران کەشاب بوو هێرشی کردە سەر ئەو کۆمارە و بە لە سێدارەدانی قازی محەممەد و هاوڕەکانی کۆتای پێات سێرێکی نوسکۆی ساڵ 1970 بکەین کە بەرژەوەندیەکان عێراق و ئێرانی لە جەزائیرا یەک خست ئەوەی کەمایەوە شکاندنی شۆڕشێکی کورد بوو نەمانی شۆڕشێکی کورد و هەڵهاتنی هەزاران پێشمەرگەی کورد و سەرکردایەتی ئەو کاتی شۆڕش بوو. ئێمە باسی ساڵی 1990 بکەین کە بەبەرچاوی هەموو جیهان و ڕۆژئاوە لە دوای ئازادبوونمان و لە دوای ڕاپەڕین بە ماوەیەکی زۆر کەم جارێکی کە ڕژێمی عێراق کاری کردە سەر هەرێمی کوردستان و پەلاماری هەرێمی کوردستانیایەوە کە ئەو کۆڕەوەی لێ دروست بوو هەتا ئێستاش لە هزری تاکی کووردا کە ئەو ڕۆژگاری بینیوە ماوەتەوە. ئێمە باسی ساڵی 2007 بکەین کە نزیکەی 5 ملیۆن کورد داوای سربەخۆیی کرد لە ڕیفراندۆمە بەڵام نەک تورکیا و ئێران و عێراق دژمان بوون وڵاتانی ڕۆژئاواش نەرمیان نوان بۆ نارەکانی کورد کە بەشێ لە خاکی کوردستان داگیر بکەنەوە. ساڵی 2019 کە لە ئەمریکا کشایەوە لە ڕۆژئاوای کوردستانە کە ئێمە ئەو کاتە هاوپەیمانێکی بەهێزیان بووین لە شەڕی داعشدا ئەنجامەکەی ئەو بوو کە تورکیا بە درندانەترین شێوە هێرش بکاتە سەر ئەو ناوچە کوردیانە و هەزاران کەسی تر شەهید ببێ. لە ئێستاشا کە ساڵی 2026 ئێمە دەبینین کۆبانە گەمارۆ درراوە ئەگەر ئەم جارە ئێمە خۆشمان نەڵێن ئەوە ڕۆژئاوایەکان هەمان قسە دەکەن و دەڵێن کوردەکان خیانەتیان لێکرا. هەموو ئەم ڕۆژگارانە و هەموو ئەم لاپەڕانەی مێژوو ئێمە گەیاندۆتە ئەو خاڵی کە ئەڵێن کورد جگە لە چیاکان هیچ دۆستێکی تری نییە بەڵام لە ناخی هەریەکەمانە و لە هەزری هەریەکەمانە کۆمەڵە پرسیار دروست دەبێ بۆچی ئێمەی کورد هەمیشە هەڵی استراتیجی ئەکەین بۆچی ئێمە ناتوانین هاوپەیمانەتێکی ڕاستەقینە دروست بکەین لەگەڵ کەسانی ترە ئێمە کە خاوەنی هەزاران گەنجین لەسەر شەقامەکان ملیۆنان گەنجین و ئەوان هوتافی کوردبوون دەخوێنن کە ئەو هێزە نەرمەی لە بەرخۆدانی ڕۆژئاوایە سیاسیەکانی لە ناوخۆ دەرەوەدا سەرسام کرد بە پشتبەستن بەمان و بە پشتبەستن بە عەقڵێکی ژیرانە دەتوانین لە داهاتوودا ئێمە استراتیجێکی سربەخۆ لە هاوپەیمانیەکانمانە دروست بکەین یان ئەمە تەنها خەیاڵە و چەرخی زەمانە هیچ کات لە بەرژەوەندی ئێمە نابێ. ئێمە لە ئێستادا کە هەموو ئەگەرەکانی ڕوودانی گۆڕانی سیاسی لە ناوچەکەیە لە ئارادایە کاتی ئەوە نییە جگە لە پشتبەستن بە ڕۆژئاوا لەم ناوچێشە بیر لە هاوپەیمانێکی بەهێز بکەینەوە بۆ پاراستنی ئەزمموی خۆمان چ لە باشوور بە چ لە ڕۆژئاوا و چ لە پارچەکانی تر بێ. ئازیزان ئێمە دیبیتی ئەمڕۆمان بە ناونیشانی ئەزمموی کورد لە پشتیوانی و هاوپەیمانی دەرەکی و پێداچوونەیەکی ڕەخنەگرانە لاپەڕەکانی مێژوو هەڵ ئەینەوە باز لە هەڵە استراتیجیەکان و باز لەو پلانانە ئاکەین کە بۆ داهاتووە بێ ئەوانیش لەگەڵ هەریەکە لە مامۆستایان مامۆستا ئەبوبەکر کاروانی مامۆستا هەم نووسەر و سیاست مەدار و توێژەری فکری سیاسیە ئەو هەمیشە لە نووسین و بۆچوونەکانیان زۆر بەڕاشکەوانی لەسەر ئەم بابەتانە دووەوە مامۆستا ڕۆستەم مەحموود لە کۆڵێری سیاسی و هەروەها نووسەرە ئەویش هەمیشە لە لێدوان و لە کۆڵینەوەکانیدا هەوڵیاوە قوڵایی مێژووی سیاسی ئەم ئەزممونە بخاتە ڕوو ئەم دیبیتەش لەلایەن دامەزراوەی ڤیمەوە ئامادەکراوەکە و هەمیشە هەستی کردووە کە لە بابەتە گرنگەکانە دەبێ قسە و هەڵوێستی جدی هەبێ.
لەسەر ئیزنی مامەسا ڕاستەم لە مامەسا ئەبوبەکرەوە دەست بێ ئەەکەین مامۆستا بەڕێستان هەر یەکەتان نیو کاژمێر کاتتان هەبێت دواتریش دەخولەکی تر ئەگەر هەر ڕاو بۆچون و سەرنجێکتان هەبێ و کۆتایی دیبەتەکەش گوێبیستی ئامادەبوانە بین. کورد و هەوڵدان بۆ پەیداکردنی پشتیوانی دەرەکی لە نێوان دوێنە ئەمڕۆدا بفەرموو گوێبیستیتەوە بین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس بۆ ویم، سپاس بۆ ئامادەبوونی ئێوە. نوێژەکەین بە تەعبیری خۆراواییەکان لە پێناو ئایندەیەکی جیاوازە بۆ گەل و نیشتمانەکەمان. کورد و هەوڵدان بۆ پەیداکردنی پشتگیری دەرەکەی لە نێوان دوێنێ و ئەمڕۆیە بێگومانە مەخوا دایناوە دکتۆرایەکی لەسەر بنووسی، بەڵکو چەند دکتۆرایەکی لەسەر بنووسی. من هیوادارم ئەوانەی ئەگەر ناوەندەزان کۆی شتەکە لێرن بە گرنگیەوە سەیری و مەسەلەیە بکەن، چکم بابەتی چەند دکتۆرایە، یعنی زۆر بە جوانی. کاڵین لە نێوان دوێنێەوە ئەمڕۆیە واتە کورد دەمێکم ئەزمونە دەست و پەنجەی لەگەڵا نەرم کردووە لەگەڵ چەکەرەکردنی بیری نەتەوایەتی و ناسیۆنالیزمی کوردی لە یەکەم ساتەوە کە لای باوکی نەتەوایەتی کوردی شێخ عوبەدوڵڵای نەهری دەست پێیەکا و لە شۆڕشەکەی 1970 ئەم پرسە دێتە گۆڕێ. ئایا دوێنێەوە ئەمڕۆ ئێمە لە چوارچەوەی بازنەیەکی داخراوە ئاسوڕێنەوە؟ بە بڕای من نەخێر، ئێمە قۆناغی جۆرا جۆرمان بڕیوە، ئەزمموی جۆرا و جۆرمان هەیە. ڕاستە ئێستاش لەگەڵ بەشە لە سەختیەکانی دوێنە ڕوبەڕۆین، بەڵام لە ڕاستیە هەمان تراژیدی دوێنێ لەگەڵ هەمان تراژیدی و کۆتوبەندی دوێنێ ڕوبەڕوونین. واتە پراوێزی مانۆڕکردن و شانس لە بەردەمی ئەمەیە گەورەترە. مەبەست لەم قسەکردانە چییە؟ مەبەست لەم قسەکردانە ئەوەیە مەسلەی هاوپەیمانێتی کەوشەیەکی گەورەترە لە توانای کورد، لەبەرەوەی کورد نە دەوڵەت بووە، نەهێزێکی دانپیاندراو بووە. با بڵێن هەوڵی کورد بۆ پەیداکردنی پشتیوانی دەرەکی بۆ مەسەلەکەی بیخێنەوە چوارچێوە سروشتیەکەی خۆیەوە، چوارچێوە سیاسیەکە، چوارچێوە هەرێمایەتیەکە، چوارچێوە نێودەوڵەتیەکە وەک خۆی تێبگەین. نە لە ڕاستیە سۆزدارانە مامەڵی لەگەڵا بکەین، تەنانەت بیکەین بە کەرەسەی جەنگی دەرونی بە دەستگا هەواڵگریەکانی بەرامبەرەوە بۆ ترۆرکردنی معنەوی کەسێتی خۆمان وەکو خۆمانێکی وێنایەک لە خۆمان نیشاندەین. میلەتێکی بێ پشت و پەنە دایم قەدر لێکرا و دایم دەست بڕا و دایم پشت چۆڵکرا و یعنی ئەمە دەستگاکانی بەرامبەر کە براتان تۆزە لە جەنگی دەرونیە زانم لە ناوتەکانە کتێبم لەسەر نووسیوە کراوە بە کەرەسەیە بۆ ئەوەی کورد بێخەونکەن. کورد بڕوای بە ئایندە نەمێنێ، کورد بڕوای بەو جیهانە نەمێنێ کە تیاژیە، هەستکە هێزێکی تفکراوەیە، هێزێکی بێزراوە لەو جیهانەیە وە کەس ئامادە نییە وەک نەتەوەی مامەڵەی گەڵەن لەگەڵا بکایە وەک خاوەندۆز. ئێمە هەچەنە وەرەقەی بەحسی و توێشکاریمان نییە، بەس دیدمان دیدێکی مێژووی شیکاری ڕەخنەگرانەیە بە ئەچینە ڕەگ و ڕیشێمەوە لە چۆ دەست پێیەکە شیەکەینەوە بۆی کەچی ڕوویداوە و دیدێکی ڕەخنەگرانەش بۆ ڕوویدا چەند هەڵی ئێمە بوو ئەبێ لە ئێستا چی بکەین، گۆڕانەکان چین، ئەوانە ژەکرێ بەشێ لە قسەکانمان بن. بێگومان ئەزمموی یەکەمی ئێمە لەگەڵەمەیە ئەگەر لە سەرتاوە لە مێژۆ دەست پێ بکەین لەگەڵ شێخ عوبەیدوڵڵای نەهریا دەست پێ بکە. شێخ عوبەیدوڵڵای نەهری یەکەم کەس لە کووردا بیرۆکەی ئەوەی لا دروستە بێ کە کورد نەتەوەیە و کوردستان نیشتیمانیم نەتەوەیە و وردە وردە هەلومەرجەکان پێگەن بۆ ئەوەی کە کورد بیر لە دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی خۆی بکاتەوە. جەوهەری ناسیۆنالیزم ئیش لەسەر جیاوازیەکە. من لە ڕووی نەتەوەیە لە تۆ جیاوازم، لەسەر بناغی ئەو جیاوازیە مافم هەیە داوای قوارەی سەربەخۆی خۆ و مافە سیاسیەکانم بکەم. ئەم جیاوازیە لە پێش سەرهەڵدانی ناسیۆنالیزم لە جیهانە بوونی نەبووە. خۆمانە زاین ئەگەر بەو ئەندازەی کە شارەزای مێژوەکە بین کاتێ شێخ عوبەیدوڵڵای نەهری قساکە لەگەڵ بریتانیەکانە، لەگەڵ مژدە دەر ئەمریکەکانە، لەگەڵ ڕووسەکانە، ئەم قسانەیە بۆک ئێمان میلەتێکی لە زمانمانە، لە کەلتورمانە، حتى لە ئاینمانە، لە قاجارەکان و لە عوسمانەکان جیاوازین. طبیعی لە ئاینمانە مەبەستیەوە نیە لە ئیسلامە جیاوازین، لەگەڵ عوسمانیەکانە
ئێمە شافعین و ئەوان حەنەفین، لەگەڵ قاجاریەکانە ئێمە سونین و ئەوان شیعان، و تێگەیشتن و ڕوحی ئێمەش بۆ ئاین جیاوازە. یعنی ئێمە پیادەکردنێکی کوردەواری ئاینمان هەیە، تامێکی ترەدا، لای ئەوان تامێکی ترەدا. قسە زۆرەوە، قسەی زۆر گرنگی هەیە شیع عەبدوڵڵای نەهەری هەتا لەبارەی ریفۆرمی ئاینیەوە لە سەردەمی خۆیە. لەسەر بناغی ئەمە بیرەکاتەوە کە دەوڵەتی عوسمانی ئیمپراتۆرەتی عوسمانی بەرەو چارەنووسی حتمی خۆی ڕوا کە داڕوخان و کۆتایی پیاتنە. و لەسەر ئاستی جیهانیش هەوڵێک هەیە بۆی لەسەر بەشێکی گرنگی خاکی کوردستان، بە تایبەتی ئەوەی ئێستا پێڵن باکووری کوردستان، دەوڵەتێکی ئەرمەنی دروستکرێ. ئەوەی کە حاجی قادری کۆی لە شیعرەکانی ئاڵێ ئەگەر هوشیار نەبنەوە، ئەگەر بیری دەوڵەت سازیتان نەبێ، ئەگەر چەک و یعنی قەڵەم و ڕێبەرەکانتان و مێژوو سازی و ئەمانە نەکەن، زۆری نامێنێ کوردستانە بێ بە ئەرمەنستان. طبیعی ئێمە یەکێکە لە ڕێگەکانی هوشیاربوونەی و نەتەوایەتی کوردی لە سەرەتاوە، جگە لەوەی کە مۆدێرنیزەکردن و ناوەندگەرایی دەوڵەتی عوسمانی یان نوێکردنەوەی دەوڵەتی عوسمانی لەسەر مۆدێلی خۆر ئاوایی دەوڵەت نەتەوەکان وردە وردە شعوری غوربەت و پەراوێزکەوتن لای مرۆڤی کوردی ئاسایی دروستەکە کە زۆر بەرەنجامی لەیەکەوێتەوە. بێگومان هەوڵەکانی شیع عەبدوڵڵای نەهەری هیچی بەخۆ سەری نەگرت. ڕووسەکان ڕەتیان کردەوە پشتیوانی بکەن، یعنی ئەمریکەکان ئەو کات زۆر هێز نەبوون لێرە بۆمانە، بریتانیەکان ڕەتیان کردنەوە، ئەسڵەن بوون بە بەشێ لە پیلانی لە باربردنی ڕاپەڕینەکە. زانیاریاندا بە هەردوو دەوڵەتەکە، خەڵکیان سارد کردەوە لە ڕاپەڕینەکە، دوایی بەخۆشیان یعنی هەتا بەکردەوە ئەفسەرەکانیان بەشداری سەرکوتکردنەکەیان کرد، وهانی هەردوو دەوڵەتەکاندا کە ئەم ڕاپەڕینای خێرا سەرکوتکەن. گوتاری یا بڵێن ئەو گوتاری کە شیع عوبەیدوڵڵا ڕووی پێکردە دەرەوەی خۆی بۆ ئەوەی پشتیوانی لێ بکرێت لەسەر چی بوو؟ بە بڕای من تا ئێستا بەردەوامە، ئەو گوتارە تاکو ئێستا بەردەوامە، لەسەر چەند خاڵێک وەستا بوو. یەکەم، ئێمە نەتەوەیەکین جیاوازین لە نەتەوەکانی دەوروبەرمان، وەک نەتەوە دانمان پیا بنێن بمان ناس. دووەممان، چاوتان بەو واقعە بکەوێ و دانی پیا بنێن کە ئێمە لەلایەن نەتەوەکانی دەوروبەرمانەوە ئەچەوسێندرینەوە و سەرکوتەکرێن. سێمیان، ئێمە چاومان لە ئێوەیە وەکو هێز هاوپەیمانمان بن بۆ ئەوەی کە ئێمە لەم دۆخە دەرچین. چوارەمیان، ئێمە ڕاستە مۆرکی خێڵەکیمان بەسەرازاڵە و زۆر بەمان نەخوێنەوارین و دۆخمان خراپە، بەس بیلقووە بە تەعبیری ئەریستۆ لە جەوهەری ئێمەیە ئەوەی تایە قبولی شارستانێتی نوێ و بەهاکانی ئێوە بکەین. ئێمە توانین ببین بەبەشە لە شارستانێتی و بەهاکانی ئێوە. چوارەمیان، ئێمە دیدگامان دینی و نەتەوەیمان دەمارگیرانە نییە. ئەتوانین لەگەڵ ئەرمەنەکانە، لەگەڵ کریسیانەکانە، بەگشتی لەگەڵ هەموو پێکاتەکانی گەلی کوردستانە ئێمە بژین. ئێمە لێبوردە بین لەگەڵ پێکاتە ئاینی و نەتەوەیەکانی کوردستانە. هەر بۆیە شیع عەبدوڵڵای نەهەری بەکردەوە خۆی زۆر لە ئەم شتانەی کرد، و خاڵی کۆتاییش ئەوان و دژمنەکەی ئێمە دژمنی ئێوەشە، دژمنی هاوبەشمان هەیە، بەڵام خاڵی لەوە زیاتر کۆتایی ئەوەیە کە ئێمە ئەگەر سەرکەوتین و ئەگەر ئێوە پشتیوانی ئێمەتان کرد، ئێمە لە داهاتوە بین بە هاوپەیمانێکی متمانە پێکراوی ڕازگۆ و استراتیژی ئێوە، و بەشێگە بین لەوەی کە ئێمە وەڵام گۆ بین بە استراتیژیەکانی ئێوە. تاکو ئێستا ئەم خیتابە، ئەم گوتارە بە جۆرێ لە جۆرەکان یعنی بەردەوامی هەیە و لە ئاستی جیاوازە مامەڵی لەگەڵ کراوە. دوایەوە ئێمە ئەگەر ئەگەینە سەروبەندی جەنگی جیهانی یەکەم، لە سەروبەندی جەنگی یانی یەکەمە هەمان بیرۆکە لای نخبەی کوردی سەر هەڵەداتەوە، چۆن ئێمە سوود لەم دۆخە وەرگرین بە قازانجی دروستکردنی قوارەیەکی نەتەوەی. عەبدوڕەزاق بەدرخان لە ساڵی 1913 هەوڵێکی چڕەدا لەگەڵ ڕووسەکان بۆی قەناعەتیان پێ بکە بە هاوکاری ئەوان کورد بەشدار بێت لە کۆتاییهێنان بە ئیمپراتۆرێتی عوسمانیە. ڕووسەکان وەڵامی نادەنەوە. لە 1914 لە سەرەتای جەنگی جیهانی یەکەمە، یعنی خەندان شەریف پاشا نامەیە گەنووسێ بۆ ئینگلیزەکان، نامەیە گەنووسێ بۆ ئینگلیزەکان، ئەڵێ ئێمە ئامادەین بە مەرجی ئێوە یارمەتی دەرمان بن بۆ دەرچوون لەم دۆخە و بۆ دروستکردنی قوارەیەکی کوردی سەرجەم هێزە کوردیەکان لە بەرەکانی جەنگ بکێشینەوە
و ببین بە هاوپەیمانێکی استراتیژی بەریتانیا. ئەمەش ئیهمالەکرێت دوایی مندوبی سامی بەریتانی لە ئەستەمبول لە دوای کۆتایی هاتنی شەڕ ئەڵێ ڕاستە کوردەکان نامەیەکی لەو جۆران بۆ ئێمە نارد، بەس ئێمە پێمان وانە بوو ئەوان جێی باەخی ئێمە بن یا لە کۆتایی شەڕەکەی ئەگەینە کوردستان هەتا پێویستمان بەهێزەکەی ئەوان بێ وەک چۆن پێویستمان بەهێزەکەی شەریف پاشایە. بێگومان لە پێش جەنگەکەی هەتا شێخ مەحموود پەیوەندی بە ڕووسەکانەوە کرد کە ئەگەر ئێوە یارمەتی ئێمە بن بۆ دروستکردنی قوارەیەک ئێمە ئامادەین دژی سەڵتەنەتی عوسمانی بچینە شەڕەوە. ڕووسەکان ڕەتیان کردەوە. دوای ئەوە هەتا لە دوای ئەوەی شێخ مەحموود نائومێتە بێ لە بەریتانیەکان هەتا نامانووسێ بۆلینین ئێوە لافی ئەوە لێدەین کە پشتیوانی گەلە چەوساوەکانی جیهانەکەین و بە تایبەتی گەلانی ڕۆژهەڵات ئێمە یەکێکین لە گەلە چەوساوەکانی ڕۆژهەڵات و بە چاوی ئومێدەوە سەیری سەرکەوتنی شۆڕشەکەی ئێوە و پەیامەکەی ئێواکەین هیوادارن تێمام گەین یارمەتیمان بن بۆ هەڵسانەوە و ڕزگاری. وەڵامەکەی لینین هەر نەهاتەوە و هەر نەبوو لە ڕاستیە. ئەمما کۆتایی هەتاکو ساڵی کۆتایی دروستبوونی ئەم قوارە تازانە لە ئەم ناوچەیە درێژەی چێشە سەری نەگرت. بۆچی سەری نەگرت؟ کۆمەڵی هۆکارە بوون. یەکەمیان بە بڕوای من کورد بە پلەی یەکەم قوربانی جوگرافیایە، قوربانی هەڵکەوتەی جوگرافیایە. کورد لە هەر شوێنێکی تری دنیا بوویایە جگە لەم جوگرافیایە سە دەوڵەت بوو. بەسە لە دمشق بوویە، لە باشووری عێراق بوویە، لە قەوقاز بوویە، لە باکووری ئەفریقا بوویە. بیرتان نەچێت کاتێک جەنگی جیهانی یەکەم کۆتایی پێدێ تاقەنەتەوە لە چوارچێوەی سەڵتەنەتی عوسمانی و ئەو سنووری بەدەستیەوە ماوە ئەمێنێتەوە کووردە تاقەنەتەوە. بۆیە جوگرافیا زۆر کاریگەر بوو. ئەمە جگە لەوەی هەتا کاتی 1970 کوردەکان لەگەڵ بریتانیەکان قسەیان کرد کورد وەکو نەتەوەیەک لە جیهانە نەناسراوە. یعنی هەتا سەرۆ گۆزەریانی بەریتانیا تێناگەیشت کورد یعنی چی؟ ئایا شتێکی جیاوازە؟ بەسە لەگەڵ تورکەکان شتێکی جیاوازن؟ ئەمە جگە لەوەی کە شۆڕشی ئۆکتۆبەر زەبرێکی استراتیژی بوو لەو کاتەیە لە مەسەلەی کورد کە ئەوە بوو بەهۆی سەرکەوتنی کەمالیەکان و یعنی بێلایانکردنی ڕووسیا و زۆر شتی تر لە ئەو بابەت. ئێمە لەم مەرحەلەیە نەمانتوانی لە ڕاستیە بەشێک کە نەمانتوانی نە ئەوەی ئێمە ئامادە نەبووین مامەڵە لەگەڵ ئەو هێزانەیە بکەین. ئەمانزانی جیهانێکی نوێ دەستی پێکردووە. ئەم ناوچەی تر سەڵتەنەتی عوسمانی تەواو، ماڵی هاوبەشی نەتەوەکانی ناوچەکە تەواو، ئیتر ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ دەستی پێکردووە و لەسەر بناغی ئەوە ئێمە دەوڵەت نەتەوەکان دروستە بن ئەبێ ئێمەش دەوڵەتی کوردستان دروستکەین. براتان توێژینەوەیەکم لە 100 ساڵەی لۆزانە بۆ زانکۆی دۆک پێشکەش کرد بڕاتە بێک کۆی نوخبەی کوردی لە ئەو قۆناغەیە لەسەر کۆمەڵە شت یەکلا بوون. کوردستانێکی سربەخۆ، کوردستانێکی یەکگرتو، شەریف پاشا نوێنەری هەموو لامانە و ئێمە پێویستیمان بە یارمەتی خۆرئاوایە بە تایبەتی بەریتانیەکان. پێم وایە ئەوەنی من خوێن بێتمەوە متمانەی زیاد لە پێویستی کوردەکان بە بەریتانیا بە شارستانیەتی خۆرئاوای نوێ کە ئەمە بە ویژدانی دادپەروەرانی بەریتانیەکان بە تعبیری نوخبەی کوردی و سەردەما کە ئەم شارستانەتە شارستانی ڕزگاری و منی گەلان و تەبیعی چواردە خاڵەکەی وڵسۆن و بەیاننامە هاوبەشەکەی بەریتانیا و فەڕەنسا و زۆر شتی ترە بوو. کورد یەک ساڵی لەبەر دەستا بوو ببێ بەهێز. کورد نەبوو بەهێز. کە نەبوو بەهێز مەرجەکانی خۆی بسەپێنێ لە ڕاستیا کرا بە قوربانی سات و سەوداکان. یەک ساڵی لەبەردەما بوو ئەو شوێنەی کەمال ئەتاتورک لەسەر کوردستانەکەی ئێمەوە بزوتنەوە چەکداری و بەرەڵسکارێکەی دەست پێ کرد. کورد هەوڵیدا بەریتانیەکان یەک ئیشارەتیان پیان وتیان ئەگەر بچووکترین جوڵانەوە بکەن هێز و چەک بەکاربێنین ئێمە هیچ پشتیوانێکتان ناکەین ئیتر ئێوە بێبەرێ ئێوە متمانە بە ئێمە بکەن کە لە ڕاستی ئێمە لە داهاتوە بەشداری لە دروستبوونی کوردستاناک. بێگومان دوای مەسەلەکە بۆ جۆرەی لیار بانەڕێ. لە دوای جەنگی جیهانی دووەمە وردە کورد تەبیعەکەوێتە دۆخی سڕیەوە. کورد لە دوای جەنگە گەورە جیهانیەکانەوە مەجای هەناسەدانێکی هەبووە. جۆرە لە شڵەقان ڕوویداوە لە جەبر و لە تونوتیژی سنوورەکان و ئەو دۆخە سەختە ڕزگاری بۆ کە بەسەریا سەپاوە. کۆماری مەهاباد بێگومان چۆن دروست بوو کۆماری مەهاباد؟ کۆماری مەهاباد سۆڤێت پێشنیاری نەکرد کۆماری مەهاباد دروست بێ. سۆڤێت پێشنیاری کرد کۆماری دیموکراتیکی ئازەربایجان دروست بێ. یعنی وە پێشنیاری ئەوە بوو کوردەکان ببن بە بەشە لە فرقەی دیموکراتی ئازەربایجان و کۆماری ئازەربایجان.
قازی و هاوڕێکانی لە پێناوی پاراستنی تایبەتمەندی کوردی و مەسەلەکەیان بەوە ڕازی نەبوون، وتیان ئەبێ ئێمە فرقەی تایبەت بە خۆمان دروستکەین و کۆماری تایبەت بە خۆمان دروستکەین. سۆڤێتیەکان یارمەتێکیاندان و تەفەهومیان کردن، نەک لەسەر پێشنیاری ئەوان کۆماری مەهاباد دروست بووێ، لەسەر پێشنیاری ئەوان کۆماری مەهاباد دروست نەبووە، بەڵام کوردەکان ئەو بۆشاییەی کە سۆڤێت لە ناوچەکانی خۆیان دروستی کرد بوو و دەسەڵاتە ناوەندیەکە کشابەوە قۆستیانەوە لە کاتێکە ئەمریکەکان و ئینگلیزەکان کە ناوچەکانی خوارەوتریان بەدەستەوە بوون نیانێش دەو دەرفەتە، هەتا ڕێگەیان گر لەوەی کە قازی سنووری کۆمارەکەی درێژ کاتەوە بۆ باشووری کوردستان لە ڕۆژهەڵات. باواز لەوە بێنن دێینەوە سەر ئایا قازی باشی کرد یا خراپی کرد، ئەم دۆخی قزمەتی کردن یا قزمەتی نەکردین. ئەمە هەتاکو شۆڕشی ئەیلول، شۆڕشی ئەیلول تراژیدە گەورەکە شۆڕشی ئەیلول، یعنی و ئەو بوو لە 74 لە ڕاستیان ڕوویدا. ئەوەی لە 74 ڕوویدا بێگومان چی ڕوویدا؟ تراژیدیا ڕوویدا. تراژیدیا ڕوویدا. تۆ کتێبەکەی کاک مەسعود بخوێنەرەوە، یعنی بارزانی و بزوتنەوەی نەتەوایەتی کوڕ ڕەنگە مرۆڤ بگریە. ئەم سەدان هەزار ئینسانە، ئەم دەیان هەزار چەکدارە، ئەم هەموو کوڕ و کچە خوێنەوارە، میلەتێ بە ئومێدەوە ڕاتە دەرەوە لە شارەکان، شۆڕشێکی گەورە 15 ساڵ بە ئومێدەوە پەیوەندی لەگەڵ زلهێزێکی وەکو ئەمریکا و شای ئێران و ئەم جۆرەشتانە کەچی لە دوای پەردەوە یەک قڕمیشە پەردەکات تۆ دادەیتەوە هەموو ئەمە کۆتایی پێدێ. هیچ بوونێکی سربەخۆی خۆی نییە، بە تایبەتی کە هەڵەی شۆڕش هەڵەی سەرکردایەتی شۆڕ لە چەند شتا بوو. یەکەمیان سروشتی سیستمی نێودەوڵەتی لاو کاتەیە، دووەمیان مەسەلەیەکی جەوهەری کە یارمەتیەکە لە بنەڕەتایی ئەمریکا نەبوو، هی ئەمریکا نەبوو، هی شای ئێران بوو. لەسەر داوای شای ئێران ئەمریکا یارمەتی شۆڕشی کوردیەدا، نەک لە دەرەوەی استراتیژیەتی ئێران و شای ئێران ئەمریکا هات بێ پەیوەندێکی لەگەڵ شۆڕشی کورد دروست کرد بێ بگرێت لەبەر خاتری ئێران، تۆزێکیش لەبەر خاتری ئیسرائیلەکان و بە هیچ جۆرە تا ئەم لەحزەیەش لە ڕابردوو ئێستاە بە هیچ جۆرە لەسەر و بڕیە ئەساسە یارمەتی کورد نەدراوە کە کورد نەتەوەیە خاوەنی دۆزێکی ڕەوایە و دان ئەندرێ بەم دۆزەیە لێرە و یارمەتیە دێن نا لەسەر ئەمەساس یارمەتی نەدراوە. ئەو تراژیدیان ڕوویدا کە ڕوویدا لە 74ەوە تا ئێرە تایبەتمەندی یارمەتیەکان چۆن بۆ و کێشەکە لە چیا بوو. یەک یعنی سروشتی پەیوەندیەکان بەم جۆرە بووە: یەک کاتی، دوو تەکتیکی، سێ سنووردار. سنووردار یعنی چی؟ یعنی من ئەوەنە یارمەتی نادەم وەک وەرەقەیە لە دەستم چیتە دەرەوە تۆ سەرکەوی، وەکو قسەکەی کێسنجار ئەڵێ ئێمە ئەوەندەمان یارمەتی کوردەکانی عێراقدا کە نزیک سەرکەوتن ببنەوە بەس نەمانەهێش سەرکەوتوو بن، بۆی دایم لەو نێوە ڕاستەیە وەکو کارتێ بەدەستی ئێمەوە بمێننەوە. سنووردار، یارمەتی سنووردار. چوارەمیان یارمەتی لە ڕێگای کەناڵە مخابراتیەکانەوە. پێنجەمیان یارمەتی لەسەر و بناغەنە کە خاوەنی دۆزێکی ڕەوای ئێمە دانمیان پێناوە، بەڵکو وەکو گروپێکی چەکدار کە ئەتوانێت فشار دروستکە لەسەر ئەم وڵات و ئەو وڵاتە هەر گروپێکی چەکدار بێجگە لەو شۆڕشە ئێمە مامەڵەی لەگەڵاکەین لە پێناو بەرژەوەندەکانی خۆمانە. چوارەمیان لە چوارچێوەی شەڕی سارد و ململانەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کە بەداخەوە ڕەنگە لە کەم شوێنی جیهاناشتیوان ڕوویدا بێ ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بەری سۆشیالیستی و سەرمایهداری کۆک بوون لەسەرەوەی کورد نەبێ بە هیچ، کۆک بوون لەسەرەوەی تەنها وەک کارد مامەڵە لەگەڵ کورد بکرێ، هەردووکیان بە هەمان مامەڵە لە ئاستی جیاوازە بۆ جۆرە مامەڵایان نەکرد و هەر یەکێکیان پێی وابوو ئەوە بەرامبەرەکەی خەریکە کارتی کوردی بەکارهێنێ با ئەم لە دەستی بسێنێتەوە و کارتەکە باتە دەستی خۆی. بۆچی ئەم هۆکارەوە بوو؟ کۆمەڵەشت هەبوو، هەمووی ئەوە نەبوو کە وەڵا خەڵکێک خیانە لە ئێمە کە یا خۆمان عەقڵمان کەمە، ڕاستە خۆشمان نەماتوانی ڕووداوەکان وەک خۆی بخوێنینەوە لە بەرەم خاڵانە. یەکەمیان سروشتی جوگرافیای کوردستان و مەوقعەکەی، هەر دەستبردنێ بۆ کێشەی کورد ئەبێ سنووری 4 دەوڵەت دەستکاریکەی، سێ نەتەوەی گەورە ململانی لەگەڵیایەت. یعنی دابشکردنی کوردستان ئەوەنە نائەخلاقی، ئەوەنە نەعەدالەت، ئەوەنە زاڵمانەیە. یەکەم پێش هەموو شتێ کوردی کردووە بە کەمینە لە 4 وڵات، کردی کردووە بە کەمینە لە کاتێکە کورد چوارەمین نەتەوەی گەورەی خۆرهەڵاتی ناوەڕاست کردویتی بە کەمینە. سێمیان کە کردویتی بە کەمینە لە ڕاستیا کوردی وەک خاوەن وڵات نێشتۆتەوە. کوردی تۆ بیرکەرەوە ئەگەر ئێمە
ئەم هەمومان لە چوارچەوەی یەک دەوڵەت بووینایە کورە سێ پارچەمان لە چوارچەوەی دەوڵەتێکا بوویایە کێشەمان لەگەڵ هەندێک لە نەتەوەکان نامە کێشەمان لەگەڵ هەندێک لە دەوڵەتەکانی مەناوچەکە نامە قوڵایی استراتیجیمانە بوو پاشەکشە بکەین پانتایی لەبەر دەممانە بوومانۆڕ بکەین زۆر شتی تر لەوە سیستمی زاڵمانەی نێودەوڵەتی کە ئێمە سیستمی زاڵمانەی نێودەوڵەتی قانونی گشتی نێودەوڵەتی دانی بە ئێمەیان نەنابوو و تا ئەم لەحزەیە دانی بە ئێمەیان نەناوە ئێمە نەتەوەین ئێمە خاوەن نیشتیمانین ئێمە مافمان هەیە شۆڕش بکەین و بەرگری لە خۆمان بکەین و چەک بەکاربێنین نا لە ڕوانگەی قانونی گشتی نێودەوڵەتیەوە کاتی ئێران دروست بوو کاتی سووریا دروست بوو کاتی ئەم چوار دەوڵەتە دروست بوون ئیتر تەواو کۆڵۆنیالیزم تەواو بووە و ئەمانە نیشتیمانی مۆدێرنی هەموو ئەوانە لەو چوارچێوەیە ئەژین لەبەرەوە کورد وڵاتی داگیرکراوی نییە وڵاتی داگیرکراوی نییە کورد گەل نییە کورد نەتەوە نییە کە کورد وڵاتی داگیرکراوی نیە نەتەوەی نییە لە چوارچەوەی قانونی گشتی مرۆیی نێودەوڵەتی مافی ئەوەی نییە چەک بەکاربێنێ بەرگری لە خۆی بکە و قانونی نێودەوڵەتی ئینسانی حکمی پێشمەرگەکانی بە لەبەرەوە چۆن پێشمەرگەکان لای دەوڵەتی عێراق مخەڕب بوون تێکدەر بوون لای کۆمەڵگای نێودەوڵەتیش تێکدەر بوون و ئەمە جگە لەوەی کە ئێمە لەو چوارچەوەیە دەوڵەتە مۆدێرنەکان یعنی ئەمە چەمکی سەروەری و دەستێ وەرنەدان و ئەنجا ڕوبەڕووی پرۆسەیەکی خوێناوی تونوتیژی نەتەوە سازی بووینەوە لە هەر چوار دەوڵەتەکەیە کە ئەیانەوێ کورد بتوێنەوە لەبەرەوە کە کورد نەتوایەوە تەبیعی هەموو هەوڵی کورد لە سەدەی بیستەمە ئەو بوو نەتوێتەوە وەکو نەتەوەیە بمێنێتەوە و ئێستا وەکو نەتەوەیەک ماوەتەوە یعنی کورد جگە لەوەی خۆی هێز نەبوو یعنی ئەو مەجارەی لە بەردەما ئەو مەجارەی لە بەردەما نەمابووکە کە کورد هێز بێ ئێستا خەڵگەڵێن عەبدی نەیزانی ئینایتوانی جێگای ئەحمەد شەرع بگرێتەوە ئەخر کاکەوان نییە یعنی ناتوانێت جێگای ئەحمەد شەرع بگرێتەوە لەبەرچی لەبەرەوەی کوڕی کەمینەیەکە ناتوانێت لە دیمەشق دەست بەسەر دەسەڵاتە بگرێ و ئەو سەردەمەش ڕۆی عەلەویەکان بێ ناتوانێت 20 ملیۆن سونی عەرەب لەوێ بێ و تۆپچی لێ دەست بەسەر دەسەڵاتە بگری لەبەرەوە کەس تەماحی بە کورد نییە لە پایتەختەکانە دەسەڵاتی وڵاتێک بەدەستەوە بگرێ ئەوەیەکە لە لاوازیە هەر استراتیژەکانی ئێمەیە بۆیە تەنها وەکو هێزێکی پارسەنگ ئەمێنیتەوە لە چوارچەوەی ئەو هاوکێشانەیە کە لەوەیە ماوەت دوای تەبیعی دوای ڕاپەڕین و ئەمە کاتمان چەند ماوە دەخولێک کەمترمان ماوە والحاصلانی کەمە بووە ساعتێکی قسە لەسەر بکەین نیو ساعتیش کەم نییە دوای ڕاپەڕین کۆمەڵی گۆڕانکاری ڕوادە ئیترێمە ڕابردوو وەک خۆی دووبارە ناکەینەوە پێش هەموو شتێک سیستمە نێودەوڵەتیەکە گۆڕانکاری بەسەرادە تەبیعی لە چۆ دەست پێەکە لە شۆڕشی کۆماری ئیسلامی ئێرانەوە یعنی لە جەنگی ئێران عێراقەوە لە دەرهاوی شتەکانیەوە لە پرسوورتکای یعنی گورباتۆش و سۆڤێتەوە وردە سیستمی نێودەوڵەتی دنیا ڕمێ و جەنگی کەنداوی دووەم دەست پێەکە یعنی گۆڕانکاری ئەنجە ئەم دەوڵەتانە یەکەم قەڵا لە چوارچێوەی مەنزومەی لۆزانە تووشی شکستە بێ کە لە عێراقایە تێگەیشتن بۆ سەروەری وڵاتان بۆ دەستێوەردان لە وڵاتان بۆ زۆر شت گۆڕانکاری بەسەرادێ ئەمریکا بێ بە هێز یەکلاکەرەوە جاڕی سەرکردنەدا بەسەر کۆمونیزما کۆتایی مێژ و ڕاگەێنێ ئیتر کورد دەکەوێتە بارودۆخێکی تازەوە ئەکەوێتە هەم فۆرمێکی نوێ لە خەبات پێیاکاتەوە هەمە توانێت لەسەر بەشە لە خاکەکەی ئەوانەی هەتا دوێنێ مامەڵیان لەگەڵ ناکرد یارمەتی بەن وردە لە ڕێگای مرۆڤ دۆستیەوە ناوچەی دژەفرین و ناوچەی ئارام و دەی سەری لە هەرێمی کوردستانەوە دەرچوو ئێمە لەم قۆناغەیە سیستمێکی نێودەوڵەتی نوێ هەیە لەم قۆناغەیە تەوژمێکی بە دیموکراتیزەکردن لەسەر ئاستی جیهانایە تەوژمێکی نەرمبوونەوەی سنوورەکان هەیە داڕمانی دەوڵەتەکانی ناوچەکە هەیە ئێستا ئێمە دوو دەوڵەتمان داڕماوە ئەوانەی لە چوارچێوەی مەنزومەی لۆزانە سێمیشان لە بەردەم هەڕەشەیە چوارەمیشان تۆوی ئەوەی تایە بۆیە ئێمە لێرە مەجالێکمان لە بەردەمە هەبوو بۆیە کەم جار ئێمە لە چوارچێوەی دۆخێکی نوێ ئەمریکەکانە ناسین ئێمە ئەمریکەکانیش پێویستیان بە ئێمەیە عێراقێک دروستە بێ ئەمریکا خۆی ئێوێ دەسەڵات بڕوخێنێ ئیتر من نامەوێ ئەوە من نیمەمەوێ دەسەڵات بڕوخێنم ئەمریکا و خۆر ئاوا خۆی ئێوێ دەسەڵات لە بەقا بگۆڕێ کە دەسەڵات لە بەقا گۆڕێ ئەوە عێراق بێ بە پێکاتەی سونە شیعە خاوەنی دیارە پێکاتەی سونە شەڕی مانەواکە و دژی قۆناغی نوێیە
چ پێکاتەیە گەمەیە کە خۆر ئاوا متمانەی پێ بکە و ئەمیش ئامادەیە مامەڵی لەگەڵا بکە کوردەکان لەو چوارچەوەی ئەبن بە خاوەنی هەرێمی کوردستان ئەبن بەهێز تەبعی شەڕی داعشش ڕۆڵێکی زۆر گەورەی بینی یعنی زۆر گەورەی بینی ئیسلامیەکان زۆر خزمەتی کوردەکان ئەبێ سوپاسی ئیسلامیەکان بکەین لە داعشەوە هاتە هەمویان لەبەرەوەی لە ناوەوە ئەم دەوڵەتانە هەڵەتەکەن یعنی ئەنجا سنوورەکان بێنرخەکەن ئەنجا زۆر شتەکان لانی کەم لە هەندێک ڕۆوە و لە مەودای مامناوەندەوە ئەو بابەتێکی استراتیژی باوازی دەبێنین لێرەوە یعنی داعش شەرعیەتێکی تری بۆ کورد دروست کرد کوردی لە ڕۆژ ئاوا کرد بە کارکتەرێکی ناودەوڵەتی کە لێرە کرابوو بە کارکتەرێکی نادەوڵەتی وەڵام شەرعیەتێکی تری جیهانی لە چوارچەوەی شەڕێکە کە پەیوەندی بە مەسەلەی کوردەوە نەبوو پەیوەندی بە ترۆر و دابەشبوونێکی جیهانی و شتێکی ترەوە هەبوو کورد لەم نێوانەیە ناسرا لەسەر ئاستی جیهانە ڕۆڵێکی تری بینی لە دەرەوەی چوارچەوەی ئەو دەوڵەتانەی بەسەرا دابشکرا بوو لە ڕۆژاوە کورد هیچ نەبوو یعنی کورد چی بوو لە ڕۆژاوە کورد داماوێک بوو یعنی خۆمان نەزانین چۆن بوو بەس لە 2011 هەتاکو کۆتایی وردەوردە کوردستانی ڕۆژاوە دروست بوو وردەوردە کورد بوو بەهێزێک یاری بکە گەمە بکە ئەوەش ڕوشیدە براگیان ئەوە بەرامبەر کورد ڕووی نەداوە لەوێ مەسلەی کوردی هەم برادەرەکانی خۆمان لە نەتەوایەتی بەو جۆرە من و تو تێگەیشتون وان ئەوان بەو جۆرە تێی نەگەیشتون ئەوان قەنەعەتێکی تریان هەیە هەڵگری گوتاری نەتەوەی دیموکراتن یعنی کورد ئەوێ بە توخمێک لەو نەتەوەیە یعنی وەکو من و تۆ ئینە ئەنجاس لە 100 خاکی سووریا مەدەستەوە بوو ملیۆنان عەرەب لە ژێردەستیانە بوو بەشە لە خاکە عەرەبیەکانیان لە ژێردەستا بوو پەیوەندی بە دابەشکردنی نفوزی نێوان ڕووسەکان و ئەمریکەکان و تورکەکان و عەرەبەکان هەبوو لە سای بوونی بە شارەسەدا ئەمە لە ڕووی ڕیشەیەوە ئەم ناوچەی خۆسەرا نوێنەرایەتی هیچ حەقێکی نەتەوەی یا لەسەر هیچ ڕاستیەک دانەمەزرابوو بۆیە لەوەیە ئەمریکەکان لە زۆر شوێن قسەیان لەگەڵاکردن ئەوەندەی من ئاگام لێبێ کە ڕەنگە کاگڕۆستە ماگای زۆرتر لێبێ هەندێک هەڵی تاکتیکی برادران نەبووایە هەندێک خراپ تێگەیشتن لە هەندێک گەمە نەبووایە کێشەکان کەمترە بوون و ڕەنگە دەستکەوتەکان زۆرتر بوونایە هەچەنە تورکیا لەسەر هێڵا کە نەهێڵێ لە ژێر هیچ هەلومەرجێکە هەرێمی دووەمی کوردستان دروست بوو قەیناکە مافی کولتوری بدرێ بە کوردەکان مافی زمانەوانی بدرێ بەس بە مەرجێ زمانی کوردی نەبێ بە زمانی فەرمی نەبێ بە زمانی پەروەردە و فێرکردن و دان بە کوردستانە نەندرێ لەبەرەوەی ئێمە تەنها لە کوردستانی باشوورە لە ڕاستیات دان بە کوردستان ناندراوە لە سێ پارچەکەی ترا نەندراوە بۆیە لەوێ با قسەکانمان کورتکەینەوە یەک خولەکمان باوە ئێمە ئێستا ئەوە نین وەڵاوەکو شۆڕشی ئەیلول یەکسەر بڕۆینون نا ئێمە مەجالمان لە بەردەماماوە ئێستا کورد هەم هێزی نەرمی هەیە جیهان کراوەتەوە لەسەر ئاستی جیهانە دەوڵەتەکان بە لەرزەکەوتون دەوڵەتی جاران نین لە جیاتی ئەمریکاکانمان هەیە لە جیاتی خۆرئاواکانمان هەیە بواری زۆر هەیە بەس ئێمە لەبەردەم سەرپێچێکی مێژوویە کورد کێشەی استراتیژی ناوخۆی هەیە کە ناتوانێت وەکنەتەوە خۆی نمایشکە ناتوانێت ببێ بە هێز جیهان ئێستا احترامی هێز ئەگرێ هێز و جەوهەری هێز لێگرتنایە لە خۆکۆکردنەوەیە چ قوڕ بەسەریەکە ئێستا ئێمە 4 وڵات ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و هۆڵەندا 5 دانە ساڵات داوا لە ئێماکەن هێزێکی نیشتیمانی سەر و حیزبی کوردستانیمانە بێ نیمانە دەستورێکمان نییە هێستا ناوچەی زۆن و سەوزمانەیە ناتوانین وەکو نەتەوە خۆمان نمایشکەین بۆ جیهان ئەگینا ئێستا کورد ئەگەر وەکو نەتەوە خۆی نمایشکا بۆ جیهان لاوازی استراتیژیەکانی پڕکاتەوە مەجای گەمەی لە بەردەماماوە ڕاستە تەحەدای زۆر لە بەردەمایە مەترسی زۆر لە بەردەمایە سەرپێکی مێژوویە وریانەبی ئەکەویتە پەراوێزەوە بەڵام لە هەمان کاتە خۆتەبی دەرفەتی گەورەش لە بەردەمایە ئێمە ئەتوانین بەشێ لە ئەو بۆشایە جیۆستراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بووە لە ڕاستیا پڕیکەینەوە خراپ باشمان کرد ئاخری قساگەر یەک دەقەم بیتێ خراپمان کرد لە شۆڕشی لو لە یارمەتیمان وەرگرت لە قازی محەممەدە نا شۆڕشی ئەو شۆڕشانە ئەو ئەزمونانە نەبووە مەلیک مەحمود نەبووە قازی محەممەد نەبووە شۆڕشی ئەیلول و 74 نەبووە نەتەوە سازی خوێناوی نەتەوەی سەردەست ئێمەی کۆتایی پێهێنا کۆماری بەهابا چی بۆ ئێمەی کرد ئەو نەتەوە سازیەی وەستاند ئەو نەتەوە سازی خوێناوی و کورتواردنەوەی وەستان
ئەزمونێکی بۆ کورد دروست کرد، دابڕانێکی لە عەقڵی کوردیا دروست کرد، یعنی سەرچاوی ئیلهامی پێبەخشی، ڕەمزی پێبەخشی، شینی پێبەخشی، کۆمارەکە لە ویژدانی کوردیان نەڕوخە، لە عەقڵی کوردیان نەڕوخە. شۆڕشی ئەیلول لە ڕاستە شۆڕشی ئەیلول هەر شۆڕش نەبوو، بە جەماوەرەی کردنی ناسیۆنالیزمی کوردی بوو. حتا شۆڕشی ئەیلول ناسیۆنالیزمی کوردی نوخبەیی بوو. شۆڕشی ئەیلول نەکرد لە کوردستانی باشوورە، لە باکوور و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاواشە جانی کوردایەتی پاراست. بۆیە ئەمەی کردومانە لە بەرەنجامی کۆتایە کورد بژاردەکانی سنووردار بوون، ئەوەی توانیوێتی بیکە پێویستە سوود لە ئەزمونەکانی وەرگێ لە داهاتووشە هەوڵەکانی بەڵام پشت بەخۆ بەستووتر بێ. ئەگینا تاکوێ ساژ لە بەردەمانە ئێمە ناچارین هەر هەوڵی پشتگیری نێودەوڵەتی بین، بەڵام بە ئەزمون و بەرچاوکراوەیەکی زیاتر و بە بەکارهێنانێکی زۆرتری توانەکانی خۆمان سپاس. دەست خۆش بە مامۆستایان. بەس من یەک پرسیارێکم هەیە لێرە. بۆن منە کە باسی دۆخی ئەسەی ڕۆژئاواکەن، بۆن منە گۆڤاری لۆپۆوانی فەڕەنسی ئەڵێ کوردەکان لە ڕۆژئاوای کوردستان خیانەتیان لێکرا، ئەوان قەڵایەکی بەهێزی ئێمە بوون لە شەڕی داعشدا. ئەنی کورد شەڕی تیرۆری ئەکرد، بەڵام ڕۆژئاوا پشتی تیرۆریستەکەی گرت. بۆچی ئەمە لە کاتێکە ئەو حکوومەتی کە لە سووریا هەیە ئەحمە شەرع بەخۆی ناشەرعیە، ینی ئەمە خواستی کۆمەلگەی سووری نەبووە لە دوای بەهاری عەرەبیەوە کەسێک بێت و خۆی پسەپێنێ. ئەنی کۆمەلگەی سووری نە بە یاسایە، نە بە دەستورە، نە بە هەڵبژاردن نهاتوە. بۆ ڕۆژ ئەوە ئەم هاوکێشەی بەم جۆرەیە برد. ئەنی ئەماکرێ ئێمە هەر داعشێکی تر بێت و هەزاران شەڕڤان ببەخشین و ئەمە چی ئەمە پرسی کوردیمان زیاتر بناسرێ. من تەبیعی لە هەڵوەستی ڕەخنەگرام لە خۆراوە، بەڵام چەند شتێک. یەک، کورد لە چوارچێوەی هاوپەیمانەتیەک دژی داعش بووە بە هاوکاری هاوپەیمانەتی نێودەوڵەتی کردووە، لەسەر بناغەی کێشەیەکی نەتەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی نەکردو. ئەوە یەک. ئەمریکا و خۆرئاوا و هەمویان لە ئەو چوارچێوەی مامەڵایان لەگەڵ کورد کردووە. 10 ساڵ یارمەتیەکانی ئەمریکا و غەرب کوردیان کرد بەهێز. هەتایە کاکە ئەمریکا ئێستا لەگەڵ ئەڵمانیا هاواری لێساوە. ئێستا ئەوروپاڵێن ئەمریکا لە پێویستم بێ ئەوە نەماوە، بە وڵاتی گەورەی گیان واڵێ، یعنی تۆ پێ سیر نەبێ خۆمە تۆ بووی بەهێز لەسەر قاچی خۆت وەستای ئەنجا ئەو استراتیژێکی هەیە و بەرژەوەندی هەیە لەسەر ئاستی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕە لەسەر ئاستی ژیانە، ئەبێت تۆ تێگەیشتنت هەبێ کە بووی بەهێز ئەنجا بزانی چۆن مامەڵاکێ لەگەڵ ئەشەرەمیلا ئەوەی لە عەفرین و لە 2019 ڕوویدا ئەشەرەمیلا ئەوە ئەچێتە ئەو چوارچێوە. ئەچێتە ئەو چوارچێوە لەبەرەوەی هێستا ناوچە نەفوزەکان مابوو، هێستا دەوڵەتی ئەسەد نەڕووخا بوو. بۆیە کە لێرە ڕووخا کە دەوڵەتی ئەسەد ڕووخا ئەنجا چێ شەرعیە و باوەز لەمەش بێنین ئەمە ترۆریستە و ئەوە ناخوا، ئەو شتە ناخوا. چێ ترۆریستە ئەوە ناخوا، چێ بڕیارەدا ئەحمە شەرع ترۆریستەیە پیاوی دەوڵەت ئەو خۆر ئاوا بڕیارەدا، ئەو کۆمەڵگەی نێودەوڵەتی بڕیارەدا، ئەوە نەتەوەی گرتوەکان بڕیار نادا. لەبەرەوە ئاسایە بەرژەوەندیان لەوەیە بێ ئەوە کە لە ڕاستیە. لەم ماوەشە سەمیرتەقی یەکێ لە توێژەرەکانی سووریا قسێکی زۆر جوانێ کرد. بە بڕای من ئێستا ئێمە دۆخمان هیچ خاکمان لە دەست نەداوە لە ڕۆژاوی سووریا، هیچ خاکمان لە دەست نەداوە. هاتووینە چوارچێوە سروشتەکەی خۆمان تەحەدا گەورەکە لە ئێستایە. ئەتوانین هەرێمی ڕۆژاوی کوردستان دروستکەین، ئەتوانین زمانی کوردی بە فەرمی بکەین، ئەتوانین پارێزگاری لە چەکی کوردی بکەین. لەم چوارچێوەیە ئەمریکی و فەڕەنسیەکان جارێکتر یارمەتیان داینە و ناوبژیوانیان کرد، بەڵام چاوەڕێکین لە باتیەمە شەڕکەن شەڕناک. دەستەکان خۆش بە مامۆستایان دواتر دەرفەتی زیاترمانە بێ. مامۆستا ڕاستم پێش بابەتی دیبیتەکە من حەزەکەم پرسیارێکی تر بکەم، ئەوەی ئەو هەموو پشتیوانی کە بۆ ڕۆژ ئاوا بوو گەر بتوانین لە چەند دێڕێکی کورتا وەڵامم بیتەوە لە هەموو پارچەکان بە تایبەتی ئەوەی لە باشوور کرا بە کۆمەکردن بەچوونی خەڵک بۆ ڕۆژ ئاوا، ئەوەی لەسەر جادەکان کرا لەسەر شەقامەکان، ئەو خۆپیشاندانە، ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ترێندانێکە کرا، چ کاریگەریەکی وەک خوانەڵەن لەسەر مۆراڵی کوردی ئێمە لە ڕۆژ ئاوا هەبوو و کاریگەری لەسەر بڕیارە سیاسیەکان هەبوو لەو کاتەیە. ئێوەرەتان باش بێ و سپاس بۆ هەموو ئامادەکاران وش بۆ ڤیم و لای ما سلێمانی نەبەست پایتەختی ڕەوشەمبیری و هونەریە، سلێمانی پایتەختی قەهرەمانیە. ئەم وەک کوردێکی ڕۆژئاوا یعنی سەرێ خۆ و بەژنێ خۆ بۆ خەڵکی سلێمانی دنەمێنم بۆ ئەو هەموو کار و ئەو هەموو ئەرکێ خۆتانە وەگۆ ئەرکێ خۆمان بوو لە زەمانێکی وەختی دیکتاتۆر لە عێراق هەبوو، ئەرکێ خۆتانە لێ جێ شەهنازی و سەربەرزیکی گەورەیە بناوی هەر کەسێکی ڕۆژاوا سپاسی خەلکی ئەم شاری قەهرەمانی تکەم
و ئەس دەبینم ئەوە نمونەکی زۆر گەورەیە لە بۆ پێشەڕۆژ چۆن کورد لە هەر وەختێکی زۆر و زەحمەت توانی پشتگیری لە کوردەکی دی بکەی. بێگومان ئەو تشتی گۆڕوودا لە هەموو چارچەوەی دنیا کوردی دیاسپۆرا و کوردی باکوور کوردی باشوور دوو تشتی گەورە ئانین زمان بابەتی کورد ینی وەکی هەردەم نەبابەتێکی سیاسی تەنەیە بابەتێکی گەلک لەسەر ئەو ڕۆژهەلاتی ناوەڕاست هەیە ئەو گەل توانی بەرەوانی لەبەر خۆ بکەی ئەو گەل توانی ئامادەی بە مەسەلی دووەم ئەو هەستی نەتاوایەتی گۆ هەموو دژمنەکانی کورد تێنن زمانن و کورد هەیە لە هەستی نەتاوایەتی لای نییە ستا هەموو شەری تورکیا لەگەڵ کوردی ڕۆژاوات چێ کورد بن لە ئاستی کولتوری لە ئاستی شعر و لە ئاستی هۆنەری بەس نە کورد بن لەسەر ئاستی سیاسی نە کورد بن لەسەر ئاستی مافی کۆمەڵێک سیاسی دۆز بکەن ئەوە پرسی گەورەیە لێ ئەو جوڵانەوەی خەڵکی کورد ملەتی کورد لە هەر چارپەرچەی کوردستان وڵیا دیاسپۆرا ئانی زمان کورد کۆمەڵێکی سیاسینە و نەسنامەی کوردی سیاسی زۆر گەرمە زۆر لە زمانە زۆر توانی ڕۆڵی خۆ بلیس دەسەکانە خۆش بێ مامۆستا ڕۆستەم بە ناونیشانی پرسی کورد و ناوەندگرایی دەوڵەت لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە گوێبیستی بەڕێستە بین گەلێک سپاس وەڵی گۆ ئەمن دەست پێ بکەم دووسرەنج لەسەر وەتاری مامۆستا بوو بەکردنیسم یەکەم هون هەموو شاهدن مامۆستا بوو بەکرد گۆتە داعش ئیسلامیە شاهدن ئەوی گۆتە ئیسلامی و داعش حرەکێکی ئیسلامیە ڕێخستنێکی ئیسلامیە دوام ئەمن تمی مشکلەکمە هەیە لە ئەو خیتابی ئەو وتاری گەنگەشەی بابەتی کورد لەسەر ئاستی ئەخلاقی ئەو کورد بەتەنێنە و دەوڵەتی خۆر ئاوا لەگەڵ کورد نیین و خەڵکی بەیانی کورد استغلالی تکن و باشە ئەمە هەومە ناس کرد یعنی ما ئەو بابەتی ئەخلاقی ناس کرد دەوڵەتی خۆر ئاوا وانە و علاقەتی ناو دەوڵەتی و چ ئەکەن ئەو بەرسوی نادن ئەمە فێم دکن یعنی ئەمڕۆ لە وەختی عوبەیدڵای نەهری فێم دکن ئەو دەوڵەتی خۆر ئاوا پشتگیریمە ناکەن سەرچاوان ئیکی پشتگیریمەتکەی خۆمێنی پشتگیریمەتکەی ئەتاتورک پشتگیریمەتکەی سەدامی پشتگیریمەتکەی ئیخوان موسلیمین پشتگیریمەتکەی کی پشتگیریمەتکە لە دنیا یعنی ئەو بەرسوی گۆنایدانی لە ئاستی ئەخلاقی یعنی بەس دخوازێ ئەو دەوڵەتی خۆر ئاوا ئەو کولتوری خۆر ئاوا تێک ببەی بەس بەرسوی دی نادارێ ئۆپۆزیت ئۆف یعنی لە دژی وێنا قارشی وێنا چییە قارشی وێنا وێرانی تەمامە لە بۆ وێنا ئەس وەک کەسێکی هەوڵ دەدەم بابەتی کورد لە ئەو سینۆرە بەس بابەتی کووردە یان بابەتێکی ناودەوڵەتیە یعنی زۆر ملەت هەنا زۆر قەوم هەنا لە دنیا لە 100 ساڵی بیستەم ئەوە نەبوون یعنی سحابی دەوڵەت نەبوون خۆدی دەوڵەت و هەموو شەری لە 100 ساڵی بیستان کرد تەکو شەریێوانە چۆن توانبن دەوڵەتێکی دروستکن چۆن سیستەمی ناودەوڵەتی هەر فێم دەکرد دەوڵەت بردی بناغی دانوستاندنی ناودەوڵەتیە کورد نمونەکی جوان نمونانە ئەما وا نمونە نەخوێنن و فێم نەکەن ناتوانن ڕەوشی کورد فێم بکەن یعنی ئێستا مەسەلەن مامۆستا نیقاشی عوبەیدڵای نەهریت کرد تانی ڕەوشێکی کەن و مشکلە لای سۆڤیات و ئەمریکان و بریتانیا بوو رووسیا و بریتانیا و ئەمریکا بوو لوەختێکی هەموو لیکۆلینی جواتی ئەڵێن مشکلەی عوبەیدڵای نەهری نخبەی سیاسی دۆروبەری نەبوو دنیا لە دووری خۆ فێم نەتکرد هەتا وەختی عوبەیدڵای نەهری کۆمەلگەی کورد نازانی بوو یعنی ئەو کوڕە ئەردیە ئەو عەردە گرۆڤەرە نازانی بوون ئەمریکا لە چون دەرەیە نخبەی سیاسی پشتی تێکدانی ئیمارەتی کوردی بوون لایەک یعنی پەرۆز بوون یعنی استقطابی بوون تەهمیشی بوون شێخ و مەلا و سەرۆک عەشیر بوون سەرکردایەتی کورد ئێگو هیچ مودیار نەین گۆ عوبەیدڵای نەهری عەقلی سیاسی هەبە زانی بوو ئەو زەمان نە زەمانی ڕۆخستنی دەوڵەتی عوسمانیە بەینەما کەسێکی وەک حوسێن بن عەلی لە سعودی عەرەبستانی لە حیجاز زانی بوو ئەو زەمانە نەوەختی ڕۆخستنی دەوڵەتی عوسمانیە لە ساڵی 14
شەری جیهانی یەکەم دەست پێ کرد حوسین بن عەلی ساڵی 16 شۆرشی عەرەبی ئەعلان کرد پشتی زانی سەدی لە 100 ئەو دەوڵەتی عوسمانی درۆخەی لە ئەو زەمانە بریتانیا کاری بوو پشتگیری بگرە بەس کورد ناتوانی بە ئەو یاری بکە مشکلەی نخبەی سیاسی کوردیە ئەوە کورد نازانبەی تا ناتوانی شتێکی بکەی چێرچل سەرۆکی مستعمەراتی بریتانیا بوو لە مؤتەمەری پاریس 1990 لە شەریف پاشا دپرسێت بێژێ باشە سەر چاوان ئەتوو بالیۆزی کوردانە لێرە ئەرێمە چ لەگەڵ پاپازیان تیفاقیتکن ئەرمەن پێکتینن چ لەگەڵ ئەنینۆ قسەتکن تورک پێکتینن چ لە مەلک فەیسەڵ قسەتکن عەرەب پێکتینن ئێستا تیفاقێکی لەگەڵ توکن چەند کورد لەگەڵ تو هەیە چەند کورد بە قسەی توتکەی شەریف پاشا ئەڵێ وەڵڵاه نازان سەرۆک عشیر لەگەڵن مەلا و شێخ لەگەڵن ئەوە مشکلەی کوردە هەتا ئەمڕۆژی هەتا تشتێک گۆ لە ڕۆژ ئاوا ڕوودا ئەمە بابەت و مشکلە و پرۆبلێم نبینن لای خۆ چۆن هەتا ئستا ئەمە ناتوانن باوەڕکن چەندی دەوڵەت بردی بناغی علاقاتی دووەلیە و چەندی دوێ هەموو سیاسەتی خۆ ئەندە زیار بکن گۆر ئەو حەقیقەت ئەمە ناتوانن سیاست بکەن هەواڵان لە ئەو سێ مانگێک و چتی لە ڕۆژ ئاوا ڕوودا سێ تشتی ناو دەوڵەتی وەکی بابەتی کورد بوو ئیسرائیل ڕۆیشتی گوتی وەڵام من بدانانی سۆمالیلاند باوەڕ کرد ئاعترافی بە سۆمالیلاند کرد هەموو دەوڵەتی هەرێم مەسر و جەزائر و ئەثیوپیا و سوودان و سعودی عەرەبستان هەموو گوتی ئەمە بریاری قبول ناکەن ئەمریکا مەجبور بوو گۆس قبول ناکەن سۆمالیلاند مەساحەتی بە قەندر سووریایە ئەوە 35 ساڵ سەربخۆیی دژی بەتەنێ دژی دیموقراتیەتی لێ هەیە تەنەوعی سیاسی لێ هەیە انتخاباتی لێ هەیە ئازادی لێ هەیە مافی مرۆڤ لێ هەیە بەس لە قانونی دووەلی بەشەکە وڵاتێکی ئەو وڵاتی ڕوویستان ئینتاژ دکەی تەتەڕوفی ئینتاژ دکەی یعنی سەقامگیری نییە تشت لێ نییە بەس هەموو دەوڵەتی زولهێز لە کۆتایی سۆمال بووە دەوڵەتێکی شەرعیە سۆمالیلاند دەوڵەتی شەرعی نییە چەندی نێزیکی نمونەی مۆدێرنی خۆر ئاوایە سۆمالیلاند تو بڕۆستە ڕۆژانە بخوینە دەوڵەتێکی زۆر مۆدێرنە و دەوڵەتێکی زۆر ئاشتیانەیە لە ئەو شوێنی زۆر زەحمەت ئیسرائیل لە دژی ئەو بەرژەوەندیە دەوڵەتی ڕۆژهەلاتی نێزیکی سۆمالیلاند چوو ئەتیرافی کرد هەموو دەوڵەتان گۆمە قبولی ناکەن لە عینی مانگە سعودی عەرەبستان تهدیدی ئیماراتی کرد گوتو یارمەتی باشوور یەمەن دەدەی گۆ دەوڵەتێکی سەربەخۆ دروست بکەی سەفینەی ئیماراتی قسفی کرد گوتی نابی تو پشتگیری بکەی ئیماراتی کشیا لە باشوور یەمەن باشوور یەمەن دەوڵەتێکی مۆدێرنە بە ساڵان پارتیەی چەپ حکمی کردنە ئستا وڵاتێکی سەقامگیرە وەکی زەوی جواتێکی مۆدێرنترە بە زۆر لە جواتی باکووری یەمەن باکووری یەمەن گۆ نێوی پیاوی ئیرانن حوسی موسی و نێوی دژی داعش و ئیسلامی متەتەڕفی سونەنە کۆمەلگەی ناودەوڵەتی مەجبورەش بەرگۆ شەرعیەت لە دەستی یەمەنی باکوورە بە هەموو تێکدانی باکووری یەمەن ناتوانی بێژێت بە باشووری یەمەن ئەو دەوڵەتە سیام ئێستا لە لیبیا دوو پەرچەیە پەرچاکی دبێژە من سیستەمی مۆدێر من هەیە عسکەر هەیە سەقامگیری هەیە پەرلەمان هەیە پەرلەمانێکی هەلبژارتن هەیە و لە ڕۆژ ئاوای لیبیا حکوومەتێکی دروست کردووە شەرعیە لێ بنگەهێوی هەموو قاعیدەیە ئەو هەموو پیاوی گۆ لە قاعیدە لە ئەفغانستان لیبی گەڕانەوە ئەو سەرکێشیت کرد هەموو دەوڵەتی دۆروبەر پشتگیری ڕۆژهەلاتی لیبیا دکەن مەسر و جەزائر و هەموو دەوڵەتی عەرەب لێ ئەمریکا ئەوی گۆ شەڕی قاعیدە دکەی ناتوانی بێژە ئەمن مۆر دکەم بە هەبوونی ڕۆژهەلاتی لیبیا وەکی دەوڵەت هەر گۆر شەرعیەتی ڕۆژ ئاوای لیبیا لە دەستی وانایە هەروانە پێکتینە فمشکلە لە ئەو لایە هین کورد باوەڕ ناکەی قبولی ناکەی مافی هەیە قبولی نەکە ئەلنۆ بەردی بلاغی گرێدانی ناودەوڵەتی دەوڵەتە لە موزەجی ڤیپەر و هەتا ئەستا حەقی کوردان هەیە وەکی مەسەلەکی ئەخلاقی
بێژە واللهی ئەو دەولەت من قبول بەس حەقی نییە وەکی ڕێخستنی سیاسی ئەندازیاریکی سیاسی بکە لە دەری ئەو حەقیقەتی گەورە. ئستا ڕەخنەگریمە هەبە لە هەموو تەجریبەی ڕۆژئاوا بە هەموو قوربانی ئەوەیە چۆن ئەو کابرای لەسەر ئەو نەمونە کار دەکردن ئەو حەقیقە لەبەر چاو نەبوو. ئستا ئەمە هەموو نرخی ئەو حەقیقە دەدەنگۆ بە کار نەبوو. ڕاستە لە هەرێمێ مەژی لە ڕۆژهەلاتی ناوەڕاست دەولەت نە دەولەتە بەڕاستی دەستهەلاتدارە. ئەو دەستهەلاتداری هەموو تشتی بۆ خۆ بەکارتینە لە بۆ ناسناماکی نەتەوی، ناسناماکی دینی، ناسناماکی مەزهەبی لە دژی ناسناماکی دێ. لێ لە چون دەرێ هاتیە ئەف حەقیقەتی دوێ کورد پێ بناسەی. دوو تشتی زۆر گەورە چێبوون لە دیرۆکی نوژەن کورد حتا ئستا ئەو هەردوو تشتێ گۆبوون ناتوانم بە زمان بینن یعنی بینن باوەریە خۆ بینن گردنم ئازاد کە سۆرانیە من باش نییە یعنی من بادینێ قسات کردمە. یەکەم هەموو ژیانی سیاسی مۆدێرن لە وستڤالیا وستە هاتیە. وستڤالیا ئەوی شەری 30 ساڵی ئەوروپا تەواو کرد. ئەوی شەری هەموو لە ئەوروپا دەولەتی مۆدێرن دروست کرد. وستڤالیا شتێکی بچووکە ئەڵێ سەروەری لە بۆ دەولەتە. کەس ناتوانی سەروەری دەولەت تێک ببە. چەندی دەولەتێکی ئەمبراتۆرە هەبە. نێزیکی دەولەتێکی زۆر کچکۆڵە هەبە. ئەو دەولەتی کچکۆڵە ئەوە ساحبی سەروەریە. کەس ناتوانی ئەو سەروەری تێک ببە. هەموو ژیانی مۆدێرن سیاسی لە ئاستی دنیا لەسەر ئەو حەقیقەتی کچکۆڵە ئەو ڕاستیەی کچکۆڵەی وستڤالیا هاتیە دروستکردن. لە وەختی کۆلۆنیالیزم ئەو حەقیقەت ئەو تشتی بچووکی گۆ سەروەری لە لای دەستی دەولەتە نە لە لای دەستی کۆمەڵگەیە نە لە لای دەستی ملەتە نە لە لای دەستی شۆرشگەریە هاتە مورکردن. گاڤە ئەو دەولەتی زولهێز ڕۆیشتن دەولەتن دو کۆلۆنیالکردن ئەفریقیا و ئاسیا دەولەت دروستکردن. ژبەرگۆ ناتوانی بوون کۆنتڕۆڵ بکەن ئەو زەوی ئەو کۆمەڵگە بێ دەستگەی دەولەت دروستکردن لە ڕێگەی دەولەت ئەو هەموو بندەستکردن. ئەوە کردنە بەردی بناغی ژیانی مۆدێرن لە هەموو دەولەتان. دوو تشت چێبوون لە عینی زەمانی ئەو هەردوو وستڤالیا و وەختی کۆلۆنیالیزم دوو تشت چێبوون شانس هەبوو گۆ کەسێکی لە خواری دەولەت بەتوانی بی تشتێکی بکەی یعنی کۆمەڵگە یعنی خەڵکی بێ دەولەت. یەکەم تشت ئەو ڕوحی کۆمینیستی گۆ شۆعیەکان پێکانین. شۆعیاتی لە لای سیاسی شۆڕشگێری کە لای و مافتیمینە لە دەستی دەولەتە. جاران ماف لە دەستی کۆمەڵگەیە. کۆمەڵگە مافی هەیە شۆڕشگێر بکە لە دژی دەولەت. هەموو ئاستی شۆڕشگەری شۆعیەتی لە ئەو حەقیقەتە دەست پێ بکەی و گاڤە ئەم دبینن یعنی کۆمینیست لە ئاسیا و ئەفریقا بێتر شوێنێ خۆدیت لە ئەوروپا و ئەمریکا ژبەرگۆ کۆمەڵگەی ئەو هەردوو شوێن ئاسیا و ئەفریقا بێتر داخوازیوە گۆر ئەو تشتی بەسیط بوون و کۆمەڵگە مافی هەیە. دوام لە ژیانی مۆدێرن لێبرالیەت پێشکەت مەسەلەی حقوقی مەسەلەی مافرەوا پێشکەت. لە شوێنێکی دەولەتێکی وەکی ئەمریکا لە کۆتایی شەڕی جیهانی یەکەم یعنی ئەو مەبادی وێلسۆنی گۆ دەرخستن ئەڵێ لە مافی کۆمەڵگەیە ینی پێشەڕۆژی خۆ تەحدیدکە لە مافی کۆمەڵگەیە سەروەریە خۆ پێشکە یعنی هەموو لە دەستی دەولەتە. لێ ئەو هەردوو تشتێک گۆ لە سەرەتایی 100 ساڵی 20م دروست بوو. شەری جیهانی دووەم بە دامەزراندنی یەکێتی ناودەوڵەتی ئەومە متحیدە هەموو تێک برد. یعنی ئێستا تەماشێت کە لە دیرۆکی کوردی نوژەن سیڤەر لە گۆڕ ئاست و پیڤانی شۆڕشگەری کۆمینیستی و مافی پێدانی کۆمەلگای وێلسۆن هاتی دروستکردن. یعنی ئەو هەردوو نەبوون سیڤەر 1990 نەدهاتە زمان.
پێک نەدەهات لێ تێکچوونی سیڤەر ئەو سەرەتایی گۆ ئەو هەردوو مەبدە تێک چوون و دەولەت ڕۆڵێ خۆستاند یعنی ئەمە لە ژیانی ئەتاتورک تەماشای کەن گۆ چۆن سیڤەر تێک برد یەکێتیای سۆڤیات دەست پێ کرد پشتگیریویت کرد لە ئەتاتورک تەماشایت کرد وەک پیاوەکی شۆڕشگەر لە دژی بەریتانیا و لە دژی فەرەنسا و یەکێتیای سۆڤیات و ئەمریکان هەردوو لە ئەتاتورک تەماشایت کرد پیاوەکی دەولەتە کاری سەقامگیری لە ئەو هەرێمی زۆر جوڵانەوە لێ هەبوو پێک بینە لۆزان بەرسوی دەولەت بوو لەسەر تشتی گۆ سۆڤیات یەکێتیای سۆڤیات ئەو ڕوحی شۆڕشگەری و مۆدێرنیزمی لیبرالیزم ئێگۆ لە لای سیاسی پێکات سەد ساڵیەی بیستەم هەموو ترەجیەی کورد ئەوە گۆ هین دەولەت بەردی بناغەی هەموو گرێدانی خەڵکی ناو یعنی خەڵکی کیژ هەرێمی دنیا بە و پشتگیری دەولەتی زولهێز چەند تشتی چێبوون شەش حەفت تشت چێبوون لەسەر ئاستی دنیا ڕێگەوە گرتم بۆ کورد گۆ گرێدانی باش لەگەڵ ئەو دەولەتی زولهێز چێ ببن لێ لە کۆتایی دیار بوو ئەوە نەبەسن ئەو گۆڕاندنی گۆچێ بوون لەسەر ئاستی ڕۆژهەلاتی ناوەڕاست و لەسەر ئاستی بابەتی کورد یەکەم دەولەتی ڕۆژهەلاتی ناوەڕاست ئانی دیار گۆ دەولەتن زۆر قورسم یعنی لە پیڤانی دەولەت دەرچوون یعنی کەسێکی وەک سەدام حوسەین گۆ درۆ لە شەوەکی دەولەتێکی دی بەدەست دکەوەکی کوێت و دژی مافی مرۆڤ و درۆی ئەو پیڤانی یەکێتی ناودەولەتی دشکێنێ ئانی زمان گۆ دەولەت نەتیمی جێباوەریە جارجاران دەوێ کۆمەڵگەژی جێباوەری بە یعنی ئەوە تۆزێکی ئەو علاقەتی نیگەتیڤی ناوبەری کورد و دەولەتی زولهێزشکەنان مەسەلەی دوام ئەو عەولەمەی یعنی گلۆبلایزیشنی لەسەر ئاستی دنیا هات دروستکردن زیاد کرد ناسکردنی دنیا ینی بە ئێش و ئازاری کۆمەڵگەی بەدەستوەکی کۆمەڵگەی کورد تشتی گۆ لە ساڵی نۆتیەکان بوو یعنی کاکۆشار زێباری گوتی یەکەم کۆبوونەوە لەگەڵ گارنر گۆ بەرپرسی جێیشی ئەمریکی بوو ساڵی نۆتۆئێک لە زاخۆ گۆ کاک مەسعود هین ڕقی لە سیاساتی ئەمریکی وانا هەبوو لە ساڵی هەفتەوە پێش دەگۆ لە گارنر پرسی گوتی هاتنە لێرە چ لۆ هاتنە لێرە یعنی پشتی ئەوقا غەدر و ئەوقا خیانەتی هەفتێ و پێنج هاتنی لێرە چ لۆ هاتنە لێرە دەبێ گارنر دەستی خۆدا کەمیرەکی ڕۆژنەمەنووسێکی لێ گوتی ئەوە ئەم ئانین ئەو کەمیرە ئەم ئانین لێرە هەنگی ڕاگەهاندنی ئەمریکی و ڕاگەهاندنی ڕۆژ ئەو ئێش و ئازاری کورد نەقلیت کرد ئەو هجرەی مەلیۆنی وانە هەولیدا گۆ دەولەتی زولهێز ڕێکی لەگەڵ هەموو کۆمەلگەی دنیا چێکە نەک کورتەنێ لە ئەندونوسیا وابوو لە ئەثیوپیا وابوو لە ئەفریقا وابوو بێتر دەولەتی زولهێز توانی بوون یعنی گرێدانێکی علاقەتێکی لەگەڵ کۆمەلگە چێکە نەدرێکەی دەولەت مەسەلەی سێم ئەو دەولەتی گۆ کورد بخوا کۆنترۆل دەکەن یعنی دەولەتی تفلیش بوو نازانم بە کوردی چیە تەفکیک بوون یعنی بەخۆ یعنی مس دەولەتێکی وەک عێراق هەڵوەشە لاو خۆ وەکی سیستەمی دەولەت نەما شەری شیعە و سونە لە سووریا شەری عەلەویەکان و سونەکان ئەوەژی دەرفەتێک بوو بۆ کورد بەرز ببە بێژە ئەمە لێرەمە یعنی ئێستا لە هەموو ئاستی دنیا جانن they are two Iraq يعني عراقي هي جو شركي طائفي لي هي شركي سنيش لي عراقي ديجي هي او عراقي سقامگیری و مدرنیزم و سقام گەشت مێدان لە هەیە ئەو عراقی کوردستانە لە سووریا جیوابوو و ئێستا لە ئێران جیوا دەبە ئێستا دەولەتی ئیران مشکلە لێ چی دەبەی گۆ ئەو ڕێنجیمە هەلوەش ئەڤەژی یارمەتیدا مەسەلەی سیام مەسەلەی دژی تیرۆر ئەوە 10 ساڵ 15 ساڵ کورد نمونەکی زۆر بناوبانگن چۆن توانن دژی تیرۆر بن چۆن کۆمەلگەی کورد بە بناغەی خۆ کۆمەلگەکی متەتەرف نییە لە دژی ئەو ئیسلامی سیاسی متەتەرفە ئەوە
زۆر یارمەتی کووردا گۆتوانبی ڕێگەیەکی لەگەڵ دەوڵەتی زۆر هێزچێکە. مەسەلەی پێنجەم دیمۆگرافیای کوردی بەرزی بوو. یعنی لە ئەو چار وڵاتی ڕۆژهەلاتی ناوەڕاست کورد لە سەراتایی سەد ساڵی بیستم 8 ملیۆن بوو، کەسێکیژی دەبێژە 6 ملیۆن بوو، ستە کورد 40 ملیۆنە. ئەو کەس ناتوانانی کۆنتترۆل بکە جارێکی دی. ستە ئەمڕۆم لە ئاستەکیە بە هەموو شکراندنی کوردی ڕۆژئاوا دەوڵەتی سووری دەوڵەتێکی زۆر باسیە. یعنی بەعس تشتێکی نمونەکی کچکۆڵەیە لە سووریا هەموو باسیە، بە بنگەهی خۆ باسیە. ئەمڕۆ ناتوانانی بێ کورد نییە، ئەمڕۆ ناتوانانی بێ مافی کوردی سیاسی نییە، ئەمڕۆ ناتوانانی بێژێ وەڵا لەشکری سووریا دڕۆنا و گوند و شار و باغی کورد و هەمووی کورد تێک دبی. ئەو بەزمبوونی دیمۆگرافی زۆر یارمەتی کووردا. مەسەلەی سێم کوردی دیاسپۆرە زۆر یارمەتی کوردکردن گۆ مەسەلەی کورد علاقات. ئەمڕۆ بە سەدی فیلمی سینەما و بە سەدی شانۆ و ستران و گۆرانی بێژ و ڕەوشە بیری خۆر ئاوا هەنە بە فەدلی ئەو کوردی دیاسپۆرە 2 ملیۆن ئینسان هەنە زۆر ئاکتیڤن، زۆر وڵات پارێزن، توانی بوون ئەو علاقەت چێکن. مەسەلەی سێم ئێشی کوردان. یعنی بەڕاست لە ئەو 20 ساڵە کورد ئانی زمان لەسەر هەموو ئاستی دنیا ئێشێکی هەیە، جینۆسایتێک هەیە بە حەقی کورد بەش بەرگۆ کووردە. دەوڵەتی ڕۆژئاوا خۆر ئاوا بە سۆرانی زۆر سەر ئاستی نوخبەی سەقافی فنی ئەو ئێش و ئازاری کورد ناستکەی بووە وەکی تشتێکی جوڵەکانی شەری جیهانی دووەم. لێ ئەو هەموو فاکتۆری یارمەتی کووردا گۆ کورد بێ ناسین لەسەر ئاستی ناو دەوڵەتی ئەوە توانی بوو لە دژی ئەو حەقیقەتی بەسیط گۆ دەوڵەت بەردی بلاغی علاقاتی ناو دەوڵەتی ناتوانە. پرسی گەورە ئەوە لە لای کورد، لای کوردی ئەمن کوردی ڕۆژئاوامە لۆ ئەمە ئەندزیاری سیاسی خۆتکن لەسەر ئاستێکی کە ئەن و دەوڵەت نییە. ئەمن کوڕێکی مۆدێرنم، هیچ محافەزەکار نیم، بەس پرسێکی دکەم چه علاقەتی کورد هەیە بە مافی ژنی عەرەبی دێرە زۆر؟ چه علاقەتمە هەیە؟ ئەو بارباریمە نییە، ئەوە ئیشیمە نییە، ئەوە کاریمە نییە، ئەوە دەوڵەت دکن. ئەمە توانن ئەوە بکەن، ئەوە هێزیمەیە، ئەوە تااقەتیمەیە، ئەوە گرانبوونیمەیە. ئەمڕۆ لە تورکیا من سەدان مەقالە نووساندیە دیفاعی هەموسەکشوال، کەسی هەموسەکشوال بی. بەس چه ئەرکی پارتیکی سیاسی کوردی هەیە لە تورکیا بکە بەرەڤانی لەبەر خەڵکی هەموسەکشوال بکە وتاری خۆی سیاسی لە دەوڵەتێکی گۆ 80% خەڵکی نامحافەزەکارن. ئەوە کاری کووردە، ئەوە ئیشی کووردە. ئەمڕۆ لە کوردستانی عێراق دوو خولەکمان ماوە گەر نیو خولەک ئێستا بسە لە کوردستانی عێراق چه ئەندازیاری سیاسی کورد هەیە گۆ بابەتی عێراقی گەورە و ڕۆلی عێراقی استراتیجی و ناسنامەی عێراق و یاری ناوبەری ئیران و ئەمریکا چه علاقەتی کوردی باشوور پێ هەیە؟ ئەمە موشکیلێمە ئەوە حتا ئێستا وەک سیاسی هین نازانن ئەمە لە خواری دەوڵەت، ئەمە هین یعنی کۆمەڵگەی شۆرشگێرن، بەڕاست شۆرشگێرن. ئەو تشتی کورد کرد لەسەر ئاستی هەر چارپەرچێ کوردستان و دیاسپۆرە بۆ ڕۆژئاوا ئەوە ستایلی ملەتێکی شۆرشگێرە. مڵەتی شۆرشگێر دەوێ زانبایی چۆن ئەندەزیاری سیاسەتی خۆ بکە گۆرە و حەقیقەتی کچکۆڵە گۆ نەدەوڵەتە، وەکی نەدەوڵەت قسە بکەی، وەکی خریستیانەکان ئێستا و هەموو ئەدەبی سیاسی خریستیەکانی ڕۆژهەلاتی ناوەڕاست بخوینە. یعنی زۆر بەتەقیەیە، زۆر کچکۆڵایە، زۆر بەستارە. لۆ ئەو خۆدناسن ناوی ئەو دەوڵەت چ بە؟ دەوڵەتی موسڵمانانە، دەوڵەتی خریستیان نییە. کوردجی دەوێ ئەو حەقیقە بزانبە بێ ئەو حەقیقەت ئەم ڤەتگەرن ئەو خیتابی ئەخلاقی گۆ کاک ئەبوو بەکردیت ئەو خیتابی ئەم بەتەنێنە و دنیا هەموو لە دژیمەیە و لۆ دنیا لە دژیمەیە. ئەمە وی چاغی مشکلەی خۆ یعنی دسپێرن کەسێکی دی، دسپێرە شوێنێکی دی. سپاس. دەستە خۆش بێ مامۆستا ڕۆستەم. مامۆستا بووبەکر کاتێکێنەوە بە بەڕێز ئەگەر هەر تێبینی و سەرنجێکە لەگەڵ سەر قسەکانی مامۆستا ڕۆستەمە. دەستی کاک ڕۆستەم خۆش. وەڵام من سەرەتا دوو تێبینی.
سەبارەت بە داعش من لە کاتی شەڕ داعشە لە 2014 پرسیارێکیان نەکردم تۆ داعش بە کافرە زانی تم نەک بە کافریان نازانم ئیسلامیشن یعنی وتم من نامەوێت چەکی تەکفیر لە دەستی یەکێ بسفێنمەوە بیکەم بە دەستێکی یەکێکی تر ئەمەوێت لە دەستی کەسا نەمێنێ من کێشەم لەگەڵ دین و عەقیدەی داعشان نییە لەگەڵ ستەم و تەعەدا و دەستدرێژی داعش هەیە لەگەڵ فکری داعش هەیە بۆیە داعش شەو ڕۆژ با نوێژکە یعنی خوامەکە حتا بەیانی نوێژە کرد متەقیترین کەس بوو بە دەقی قورئان فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي ئەگەر ئەمدا کۆمەڵگایەکتان دەستدرێژی کردە سەر کۆمەڵگایەکی ترتان ئەبێ هەمووتان پشتیوانیم کۆمەڵگایەکەن شەڕی دەستدرێژی کار بکەن هەتا گەڕێتەوە بۆ ئەمری خوا چێ لە پێشەوە باسی کردووە دادپەروەری چییە؟ چۆن ئازادی و یەکسانی و برایەتی پەیوەندیەکانمان ڕێک کەوتە منە ئەوە مەزەبمە ئەمە ئیسلامیەکی تونڕە و مۆدێلێکی خراپ کە من بڕوان پێ نییە نازیزم فاشیزم علمانێتێکی خراپ کە من بڕوان پێ نییە ئەبێ عەقڵمان پۆڵێنکەین یعنی نموزەجەکان و ئەفکارەکان پۆڵێ نەکرێ ئەبێ وەکو خۆی قبوڵمان بێ خەواریج بەشێک بوون لە موسڵمانانی مێژووی ئیسلام زۆربەی هەرە موسڵمانەکان وتوانە ئەمە نوێنەرایەتی هەڵە گشتەکەی دنیا ئێمە ناکەن بەس موسڵمان بەڵە موسڵمان قاعدە لە ناو دڵی دنیای ئیسلام دروست بووە بەڵە لە ناو دڵی دنیای ئیسلام و ڕێگەکانی من لە کتێب تەبیعی یەکەم کتێب لەسەر داعش براتان نووسیوێتی داعش لە نێوان تونڕەوی ئاینی و شکستی دەوڵەتدا لەوێ 5 ڕێگی داعش من کردووە سەبارەت بە شێخ عەبەدوڵڵای ناری لەگەڵ ڕاکەی کاک ڕۆستەمانیم کە پێی وایە ئەو هوشیاری تەواوی نەبووە بەوەی کە ئێستا کاتی ڕوخاندنی ئیمپراتۆریەتە شەریف حوسێن ئەو هوشیاری هەبووە بە پێچەوانەوە من پێم وایە ئەم هوشیاریەکی زوو ڕسکاوتر و پێشتر لە خەڵکێتر هەستی بەوە کردووە کەیتر پێویستە ماڵجیایی بکەین نەم ئیمپراتۆریەت یعنی تەبیعیە هوشیاری لە جەنگی 1970 توانە لەگەڵ ڕووسەکان و ئەوانە بەشێکی لەوە بۆ دروست بوو بەشێکی لە ئەرمەنەکان بوو بەشێکی لە مۆدێرنەوەکرە بوو سیستمی خوێندنی نییە بوو من چاوپێکەوتنێکی درێژم لەم دوایە کردووە ئیشاڵای کەم بە فەسڵێک لە زنجیرەی هەشتەمی ناسیۆنالیزمی کوردی کتێبی هەشتاوی لەوێ کە زۆر بە ئەو بابەتانە من کردووە جا شەریفی حوسێن کاتێ لەو کاتەیە کوردی شەمان پێشنیاری شەریفی حوسێنی کرد بەڵام ئێمە لە جزیرەی عەرەب نەبووین ئێمە لە دیاربەکر و لە سلەیمانی لەو شوێنانە بووین ئینگلیزەکان ئاوڕیان بەلای ئەمەیانەدایەوە ئەنجا شەریف حوسێن ئەو شۆڕەشەی بکردایە یان نەکردایە هیچ لە واقعەکەی ناگۆڕی ئەسڵەن خیانەتیان لە شەریف حوسێن کرد وعدیان پێدا بوو شۆڕشمان لەگەڵ کە دژی عوسمانیەکان یەکیەتیەکی بەشی ئاسیای دنیای عەرەبت بۆ دروستەکەین دەوڵەتێکی عەرەبی یەکگرتوو لەسەر ئاسی جزیرەی عەرەبی هەتاکو عێراق وەمانە سایکس بیکۆ لە ژێرەوە بە پێچەوانەی ئەو وعدەی دابوویان بەو ناوچەکەیان دابش کرد بەسەر کۆمەڵە دەوڵەتی قوتری عەرەبیان لە نەتەوە خست تا ئێستا نەبوونەوە بەنەتەوە ئەگەر نەتەوە بوونایە یەک دەوڵەتی هاوبەشیانە بێ یعنی نەتەوە ناکرێت 20 دەوڵەتی بێ لە کاتە لە ڕاستە یەک دەوڵەتیان هاوڕام لەسەر ترسناکی ڕۆڵی دەوڵەت بەکردەوە لە جیهانە دەوڵەتت نەبێ نەتەوە نی یا وڵاتێکی داگیرکراوە تەبێ بە ناوی مستەعمەرە یعنی کۆڵۆنیانی کراو قانونی نێودەوڵەتی دان بنێ ئەم وڵاتەی تۆ داگیرکراوە ئێستا قوڕ بەسەرە فەلەستینەکان واشن هێشتا حاڵی ئێمە باشترە یعنی لە ڕوانگەی نەتەوەیە گرتووەکان و قانونی دەوڵەتی و جیهانە لانی کەم زەویە داگیرکراوەکانی دوای 67 لە فەلەستینە زەوی داگیرکراون ئیسرائیل لەسەر و هەموو دەوڵەت و یعنی قانونی نێودەوڵەتی ئەسڵەن هێشتا دۆخی کورد باشترە لە دۆخی ئیسرائیلەکان لەبەرەوە هاوکێشە نێودەوڵەتەکانی ناکە کە تۆ دانت پیانەندرا وەک نەتەوە وەک خاوەن وڵاتی داگیرکراو دان ناندرێ بە شۆڕژێڕەکەتە بۆت نییە بزوتنەوە ئەزانی چی ئەو کاتە هەر یارمەتێکت بن بە گوێرەی قانونی نێودەوڵەتی و پرەنسیپی سەروەری و دەستێوەردانی دەوڵەتان ئەبێ بە دەستێوەردانی ناڕەوای وڵاتێک لە ئەو وڵاتەی تر بە قازانجی تۆ واتە لە دەرەوەی ڕەوایەتی نێودەوڵەتێ بێ ئەو کاتەجی تر هاوسەنگی هێز بڕیارەدا تۆ چی لە یەکەی و چی لە ناکەوە ئەم بابەتە دەستە خۆش بە مامۆستایان هەڵسا ڕاستم هیچ تێبینی پرسیارێکە لە سەقساکانی نایەنی وڵی تێبینیم نییە بەس پرسێک مەسەلان لەسەر عوبەیدەڵای نەهری چۆن ڕۆیشت یعنی دۆزی یارمەتی لە دەوڵەتێکی وەکی فرانسات کرد گۆ حەلیفی دەوڵەتی عوسمانی بوو لەو زمانە فرانسا بوو دەوڵەتی عوسمانی شەڕی ڕووسان کرد
یعنی چۆن ئەو بیر و باوەری هەبوو لای من وەک کەسێکی یعنی کۆمەڵایەتی سیاسی خوێندووە مشکلێکی گەورە لەگەڵ کورد چێ بوو وەختی ڕۆخاندنی ئیمارەتی کورد ئەو نخبەی سیاسی سیاست دەکەن لە ناو سیستەمی دەوڵەت دڤەوەژن ناو سیستەمی ئیمارەتی کوردی ڤەوەژیان لە دوور و بەری ئەمیرەکان بوون ئەو نخبە تێک چوون فەشارەوانی کورد تێک چوو شارستانی کورد تێک چوو دنۆعی نخبەی کوردی بەسەر کەوت لای دینی شێخ و مەلا و نازانم چێ و لای دژی سەرۆک عەشیر ئەو هەردوو نازانن یاری سیاسی بکەن ستا کەسێک دەبێژە هەموو سەرکێشی شۆڕەشی کورد مەلا بوون ئەیژبەر لۆ هەموو شۆڕەشی کورد تێک چوو خۆ یعنی چۆن؟ نا بەس بێتر توانن یاری سیاسی بکەن بێتر هێشمەندی سیاسی لای وا هەیە ئەوە ناتوانن ئەوە توانن دەستەڵاتداری بکەن ناتوانن ینی یاری سیاسی بە پرۆفشنالی بکەن ستا مەسەلەن تو تەماشەی بکەی لۆ دەوڵەتی تورکیا بە هەموو ڕووخاندنی پشتی کەتنی ئیستەنبول بەدەستی ئیتالیا و بریتانیا ئەزمیر بەدەستی یۆنان بوو کیلیکیا بەدەستی فەرەنسا بوو لۆ دەوڵەتی تورکیا توانی بوو جارێکی دی ئاوەدان و گشتپێدان بدەی ئەو نخبەی دەوڵەتی دەوروبەری ئەتاتورک بوو کازم چقمەقچی و ئەنینۆ ئیدی وان دەوڵەت دروست کرد نە ئیرادەتی دووەلی دەست هەتا نخبەی سیاسی کورد نەبە بە کار و پرۆفشنال کورد ناتوانی هیچ ناتوانی تشتێکی بکەی ئێستا مشکلەیمان لە باکووری کوردستان چییە لە تورکیا بەڕاستی مشکلێکی گەورە هەیە ئەو کەسی ئیدارەی سیاسی دکن نە کەسی پرۆفشنالی شارەوانی گۆتوانن بەڕاستی ئیدارەی فایلێکی گەورە وەک فایلی مافی کورد لە تورکیا بکەن لە ڕۆژئاواژی وا بوو ئەمان نرخی چ دەدەن لە ڕۆژئاوا ئەمن خەڵکی ڕۆژئاوامە بەڕاستی ئەو ئەدیۆلۆجیەی و خەونەدار و براتی گەڵان و وەک هەڤیەی ژن و ئافرەت و پیاو ئەمن لە دژ نیم بەس ئەوە کاری بزوتنەوەی کورد گۆ 8% لە خەڵکی سووریا و هەموو خەڵکی سووریای نە کورد بن باس ئەو کاری کورد نییە گۆ زەڕەک نخبەی سیاسی هەبە بێژ بابا ئەوە کاری من نییە ئەو ئەمریکا ناتوانی وا بکەی ئەمریکا هاتی عێراق پرۆگرامێکی وا لە دەستی ئەمریکا نەبوو بە 250,000 لەشکەر ناتوانی بوو بێژی وەڵا نابی پیاوەک دوژە نابینە لە عێراق ئەمریکا ناتوانی بۆ ئەوە ئیشی من نییە ئەو شاشی لە چۆن دەڕێتێ لە گۆی بتوانین پرسیاری ئامادەبوانی ژوەرگرین باشە زۆر سپاس بفەرمونون مامۆستا سەرانە مایکەکان نەوەڵاسە مایکت بۆ هێنە بەس ئەگەر پابند بین بە کاتێک کۆلبەری کاتمان زۆر نەماوە و توانین زۆرترین پرسیار وەرگین بفەرمە دەستی هەردوو لا خۆش بێک برای بەڕێزم کاکاروانم کاک ڕستەم قسەکانی کاکەوانی 100% منیش لەگەڵم کاک محەممەد کاک ڕۆستەمیش بەڵام ئەوان لە دوو ڕوانگەی پێچەوان یان دوو ڕوانگەی نەک پێچەوانە دوو ڕانگەی جیاواز قسەیان کرد کاک ڕۆستەم زیاتر لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە قساکە یەکەی ئەکتەر لە دەوڵەت لە سیاسەتی قانونی نێودەوڵەتی بریتە لە دەوڵەت نقطە سەری دێڕ ئەمما کورد نەتەوە یان ئەوە تعریفی بەڵێن ئەڵمانی کورد هەر نەتەوەیە چونکە زمان و ئەمەی خۆی هەیە بەڵام لە تعریفی ستالینی و بەعزێت تعریفی فەڕەنسیا کورد نەتەوە نیە چونکە خاوەنی دەوڵەت نییە تعریفەکان بەپێی مەسلحەتی شوێنەکان ئەگۆڕن ناچمە ئەوانەوە بەس لەسەر قسەکەی ئەخیری کاک ڕۆستەم قسێکم هەیە من دەستوری ئەوەی کە پێمان ئەوت ناوچەی ڕۆژئاوا کە حەسەدە بوو قەسەدە خوێندومەتەوە وابزانم خۆم تەرجەمەم کردیان مراجعەم کردەوە وەختی خۆی تاوە بیرم نەماوە مراجعەی تەرجەمەکەم کردەوە کە کرابوو یا خۆم تەرجەمەم کرد لە ڕاستیە تاوە بیرم نەماوە بەڕاستی هەرەو کاتە وتم هەستەکەم ئەم برادرانەی ئێمە لە ڕۆژئاوا کە متعاسیرن بە پەکەکە لە ساڵی 1970 سەردەمی شۆڕشی پەلشەفی لە ئیتیحادی سۆڤێتیە ژن نەک لە سووریایەکی محافیزەکاری سوننەی عەرەب یعنی زۆر غەریب بچۆن ئەم شتە ئەکرێت لە دەوڵەتێکی موسڵمان نشینی وەکو سووریا بنووسرێ
فعلا او نابو دستور بعض او اشتكوا ابو عقد اجتماعي يعني دستور قالتان باشوره كتا صار دستور يعني او رجاوها انا براسي خيالك خوش نبو قالتي خوش يعني براسي انجا اما كان تونا كان اشتيشي سير بو بلامو يعني اما عقلك اما ينوسيو هاي اما من خوم لعلاقات دوليه هنا هي لو وصل بمدرسه واقعيشم اما المدرسه الليبراليين مثاليش لا يابو يعني زور غريب بو بلامو اما عقلك سياسي دستوري اما ينوسيو زور سپاس دەست خۆش بفەرمونن دوای ماکێکە شوێنینە ئەولار لە دوای باەک دوو پرسیار وەرگین چەند بەشدار بێک و دواتر سپاس ئەمێ سپاسی ئەو ئەقڵە بکەم کە ئاراستەی ڕێکخراوی ڤیمەکات ئاراستەی با سیاسەکەی بەڵێ من ئەمە وەک پرسیارە یعنی ئەگەر سەیری ئەم جوڵە چەکدارەکانی کورد بکەین لەم قەرنی ڕابردووە ئەوەمان لا دروست نابێ ئایا ئەم جوڵە چەکداریانە ئەمانە سەریان هەڵداوە یان جوڵێنراون ینی گومانی ئەومان لا دروست ئەکات ئایا سەریان هەڵداوە یان جوڵێنراون و هەم تۆزێکیش دراسە بکەین گومانێکی تریش دروستە بێ ئایا مەلەفی کوردی لە دەستێکی لە جەوهەردا مەلەفی کوردی لە جەوهەردا لە دەستێکی ئەمیندایە متەسەورەکەم کورد وەکو نەتەوە جوڵە ناکات هەر ئەم مودە کاک مەسعود چووە لای پاپای ئەوانە بە تەسەوری من ینی ئێمە ئەوەنە فەریکە دینمان هەیە لە ناو کوردستانە وەفدێکی لەو جەهای دینی ئێزیدیەکان بۆنمە لێرە مەسیحیمان هەیە لە قەشەی مەسیحی لە یارسان کاکەیی و مەلا مێزەرە سەرەکانی خۆمان وەفدێکی دینی بچوایەت بۆ لای پاپا ینی لۆبیەک لەو ئاستا بکرە پێم وایە هێزێکی تر دەنگدانەوەیەکی تری باشتری ئەبوو من یەک شتی ترش حەزەکەم بڵێم ئێمە بەس کە کاتی ئەمان پێچنە شاخ لە شاخ داوای مافی چاری خۆنووسی نەکەین بەس هاتینە سەر مێزی گفتوگۆ بە معریفەتی دوژمنەکانمان تێرە بێت داوای مایکێکی کرد بفەرموو دەست خۆش بۆ خراوی ڤینەوە بۆ بەڕێز مامۆستا ئەو بەکر کاروانی ڕاستی بابەتێکی باش وروژێنرا بەشێکە توانم بڵێم لەو پشتیوانی کە ئێستا هەیە من چەند تێبینێکم هەیە بە تەقدیری من بەپێی زانستی مێژووی بزوتنەوە سیاسیەکان لە دنیادا نقطەی ئەساسی هەموو گەلێکی چەوساو و بندەست یا چینێکی چەوساو و بندەستیش ئەبێ اعتیمادی لەسەر ذاتی خۆی بێ ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم سوود وەرگتن لە هۆکاری نێودەوڵەتی لە مێژوویەوەی کە باسەکە لە کورد لە هینەوە دەست پێ ناکە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دەست پێ ناکە هەموو میرنشینەکانی پێشووی کورد زۆر جار هاوپەیمانەتیان لەگەڵ عوسمانیەکان کرد و بێپەیمانیان لەگەڵا کراوە ئێستا ئەمەی کە کورد تووشی ئەم کێشانە لە ڕۆژئاوا و لە کاتی ڕیفرەندۆم و لە زۆر چی ترش بووین کورد محکومە بە عالەمێکی نەعادل ئێستا چەمکێکەیە لە علمی سیاسەتە چەمکی منطقی قووەت ئێستا منطقی قووەت دەورە بینێ لە جیاتی قووەتی منطق هەبووایە لە دنیاە ڕئیسی ئەمریکا ناهات ڕئیسی دەوڵەتێکی تر بەرێ لەبەرەوە ئێستا کورد ئەگەر نەتەوەش بێ هەر مەعارەزە بوو ئەوە لەبەری عالەمێکی نەعادلە لە ڕیفراندۆمە لە یەک ساڵە لە بەرشلۆنا ئەکرێ لە هەرێمی کوردستان ئەکرێ لێرە خلافی لەسەر بوو باوە بەسەر چوەچی خۆلیوە خلافی لەسەر نەبوو دەوڵەتەکە هەموو سەرکردەکانیان برد بۆ لەبەر بەرژەوەندی ئابووری ئەمریکا ئەوروپا ئەمریکیەکان تا کوڕەکەی ئەسەد مابوو 100% بەرژەوەندیان لەگەڵ ڕۆژاوا بوو بەڵام کە کوڕەکەی ئەسەد نامێنێ و کورد ئامادە نیە شەڕی حەشدی شەعبی و حیزبوڵای بۆ بکە بەرژەوەندیەکە دابەشە بێ لە ساڵ 20 بۆ کورد لە ساڵ 80 ڕۆتە بۆیێت بە درێژایی مێژوو ئەمریکا لە 99 خیانەتی کرد لە عەبڵاوە چالان بەفیتی ئەو لە 74 لە شۆڕشی کورد حەزەکەم بزان قەزیەی کۆمار پێویستی بەدە دکتۆرایە وەکو مامۆساوتی قەزەی کۆمارەگەری سەعادەم کەی نیو دەقە ئەمە بابەتێکی گرنگە و خەڵکی باش لێرە مەوجودن هەندی مواقفی مێژووی مامۆستا باسی کرد سۆڤێتیەکان ناتون کۆمار دروستکەن سۆڤێتیەکان منطقێکیانەوە بووە دەوڵەتان خۆیان گەلان خۆیان چارەنووسی خۆیان دیارەکەن بەڵام ئەوە ناوکاریە بن پرسیارەکە ئەمەیە بەریتانی و ئەمریکیەکان و فەڕەنسیەکان فەرزیان کرد ئەبێ
سۆڤێتەکان لە ئێرانە نمێنن معادلەکە دووشتی زۆر جیاوازە خاڵێ دوو بۆ کورد لە خۆی ناپرسێ کاتێک کۆمارە ڕوخێ بەڕێز مەلا مستەفای بارزانی لەگەڵ هێزەکەی ئەچێت سۆڤێت باوەشی بۆ کاتەوە تا 1950 تا ساڵی 1950 لە 50 بە تیارێنێتەوە بۆ عێراق پێشوازی لەکرێ پاش 3 ساڵ شۆڕشی کورد پەیوەندی لەگەڵ ئیسرائیل بەستێت لەبەرەوە کورد ئەبێ خۆی بزانێت چۆن سیاسەتەکە ئەبێ ئەعتیمادی لەسەر ذاتی خۆی بێ ئەنجا سوود لە هۆکاری نێوە دەوڵەتی وەرگێ مەلا حەزێت ترێ بەس احترامە بۆ کاتەکە سپاس بۆ ئەو خانمە با خانمێکی جوەرگرین ئەوەی زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ من پرسیارەکەم بۆ مامۆستا بکرم مامۆستاگیان لە سەرەتای قسەکان باسی لەوە کرد کێشەی کورد جوگرافیەن یعنی یەکێک لە هۆکارەکان کە ئێمە تا ئێستا نەبووین بە کورد جوگرافیەن کاریگەریەیە من ڕەنگە نەتوانم بە قوڵایی سیاسی و جوگرافیا بچمە خوارەوە بەڵام با ئەوەی کە تایبەتە بە بسپۆری خۆم ئابووری لەسەر ئەوە قسە بکەم ئێمە لە ڕووی ئابووریشەوە ئەو چوار پارچەی کوردستان زۆرترین مەواردی سروشتی و طبیعی لەو چوار پارچایە یعنی بە تایبەتی بەشی باکوور و باشوور و زۆرترین مەواردی تایە ئێمە ئەگەر وەکو کورد نەتوانین ئەمنی غیزایی خۆمان سەرپشکی دەستە و داهاتی خۆمان بین تەسەورەکەم چەند جوگرافیا ڕێگرە چەند سەروەری و یان ئەولەمە ڕێگرە ئەوەندە بوونی ئابوووریەکی سربەخۆ ڕێگرە لە بەردەممانە ینی حەزەکەم پرسیارەکەم بەو شێوازە بێ بڵم ڕاست لە ینی جوگرافیا ئایا کۆبوونەوەی مەواردیش هۆکارێکە دەست چاوتان خۆش بێ سپاس بفەرموو مامۆستا بەناوی خوای گەورە و میهرەبان محەممەد ڕەسوڵ ڕاوشکاری خێزانی چالاکوانی مەدەنی دەستان خۆش بێ بۆ دامەزراوەی ویم و بەخراتی میوانە بەڕێزەکانی ژەگەم من پرسیارێکم لە بەڕێزت هەیە بۆ منە دوای ئەم پەنێڵەت چییە بێ یعنی ئەم دانیشتەمان کردو و ژۆمان لەم دوو بەڕێزە گرتو و ئەم هەموو وردەکاریان خستە ڕوو چییە بێ دوای ئەمە ئایا ئێوە بەرنامەی دوای ئەمە چییە ئەمە ئەم بڵین سەرنج و تێبینیانە ئەکێتە پرۆپۆزە لەگەڵ بگرێ بەلایانی پەیوەندیدار لە کاتێکا لایانی پەیوەندیدار دوو ئاڕاستەی جیاوازەیە چیان استراتیژی بەغای چیان استراتیژی تورکیایە هەردووچیان هاتوون چیان کردووە هاوپەیمانەتی نێودەوڵەتیان گۆڕیوەتەوە بۆ هاوپەیمانەتی ئیقلیمی ئەمە چییە بێ دوایەوە ئەمە پرسیارێک ڕخنێکم لە مامۆستا هەیە بە یەک نقطە باسی ڕۆڵی مەزلوم عەبدی نەکرد لە کاتێکا نەخێرەکەی مەزلوم عەبدی بۆ هۆی سەرچاوی ئەوەی کە کورد ئاوا ببێ بە یەکگرتووی ئەو یەکگرتوویکی ئێستا هەیە ئەو زوڵمە بوو کە لە ڕۆژ ئاوا کرا لەسەر نەخێرەکە بوو نەخێری مەزلوم عەبدی بۆچی باسی ئەمەی نەکرد هۆکارەکەی چی بوو دەستان خۆش بێ بفەرموو مامۆستا ببێ مایکەکە مامۆستا سەرەتا سوپاس بۆ ئەو پانێڵە من حتا سەراویم ئەوەی باستان کرد بەڕاستی بنەوێ پرسیارێ بکەم وەک پێشمەرگەیەکی دێرین من پێم وابوو کە ئەم جیلی سێمی شۆڕشە جیلێکی ئایپات و مۆبایل و ئەتەرنێت وانێ هیچ خێرێکیان بۆ کورتیان نییە بەڵام ئەوەی کە لە ڕۆژاوا ڕوویدا دەرکەوت بەڕاستی جیلی سێمی شۆڕش زۆر لە جیلی یەکەم و دووهەمی شۆڕش نیشتمان پەروەرتر کوردستانی تر کورتترن پرسیارەکەم ئەوەیە ئەو بە ڕێزە پێش منە ئەوەی وت نامێ قسەکەی و دووبارە بکەمەوە سەرتاسەری کوردستانیانە و کوردانە بی دەکاتەوە ئێمە چی بکەین بۆی بەڕاستی میلەتەکەمان ئێستا لە قاوغی بەرگی حیزبی چۆتە دەرنە پارتیە نەیەکێتیە نە ئیسلامیە کورد و کوردستانی بوون ئێمەی کۆ کردوتەوە ئەم گەلەی ئێمە ڕۆشنبیرانی ئێمە ئەوانەی کە تەمەنێکیان داوەتە قوربانی لە هەر چوار پارچەی کوردستان چی بکەین بۆی ئەم هێزانە پێشتر ئەبوو هێزە سیاسیەکان پێشڕەوی گەلەکە بوون ئەم جارە گەلەکەمان پێشڕەوی حیزبە سیاسیەکانە چی بکەین ئەم حیزبە سیاسیانە وا لێ بکەین بەڕاستی کە تەجەموعی بەشەرین بدون ئیستیسنا هەمویان بیان کەینەوە بۆی ببنەوە بەشێ بەم گەلە و چیتر هێلکەکانیان لە سەبەتەی تاران و ئەنقەرە و بەغا و دیمەشقەوانە دابنێن زۆر سپاسانە دەستێ خۆش بێ ئەو خاتونەی دوای مامۆستا سپاسانەکەم سپاس بۆ دەرفەتە بۆ مامۆستا ئەبوبەکر کاروانی مامۆستا ئێستا لە چاو ئەوەی کە ئێمە بینیمان لە چەند هەفتەی ڕابردوو شەقا بەشێک بوو لە بەرخودان لە هەموو کوردستان بە تایبەتی لە باشوور بەڵام لە کاتێکدا بەشێک لە وتار خوێنانی نوێژی هەینی پاڵپشتی خۆیان بۆ سیستەمی
شەرع دووبارە کردەوە و زۆر جار حیزبە ئیسلامیەکانیان ئەوان زۆر جار کۆمەک و هاوکاری بۆ فەلەستین کۆکەنەوە لە کاتێکا کە فەلەستین 32 ئەوەندە دەوڵەتی لە پشتە بەڵام ئێمە کەسمان لە پشت نییە ئێمە خۆمان هەر 4 پارچەین بۆ خۆمانین ئایا و ئێمە چی بکەین ئایا لێرە بیوەستێنین کە ئێمە پاڵپشتیمان نییە هاوپەیمانان پاڵپشتیمان نین یا ئەبێ ئێمە هەر بەردەوام بین هەر بەردەوام بین تا ئەگەینە ئەو پاڵپشتیە بۆ مامۆستا ڕۆستەم مامۆسایان ئەو هەستەنەتەوەیەتی کە هەبوو لە هەموو دنیاە کورد جۆرێک پێتانوانیە جۆرێک بوو لە ئەپدەیتکردنەوەی هەستی نەتەوایەتی و لە ئاشناکردنی بەڕاستی شەقام مناڵ کە ئەم مناڵانە 20 ساڵیکە ئەبنە هێزێکی باشتر و بەقوەتر هەتاوەکو بتوانین وەکو کورد استراتیژیەک بە خۆمان دروستکەین و زۆر سپاس. دەستە خۆش بە مامۆستان بەس من پێشتر بە چەنوتێک بڵم لەسەر قسەکانی مامۆسا بەڕاستی و دامەزراوی بخۆیان نەتوانن ئەو وەڵامە بنەوە بەس ئەگەر من لەبری ئەوان بڵێم ئەمە سەرەتایەکە ئەمە پێداچوونەوەیکی ڕخنەگرانە بوو هە لە ناونیشانی دیبیتەکەەوە کە نووسراوە و هەموو نوخبەکانیش لێرە ئامادەییان هەیە کە پێداچوونەوەی بە مێژوو و وەڵامی هەندێک پرسیارکاریەکە لە شوێنی خۆیەوە بەتەکی دیژڤیم دەتوانن وەڵامی خۆی هەبێوانیش دەتوانن دواتر کاری لەسەر بکەن دەستی تۆ خۆش بێ مایکەکەمان بۆ بێنن ئەنگویان لێ نابێ بۆ گرنگی بابەتی جوگرافی بەڕاستی شوێنی دانیشتەکە ئێمە چونکە ناوچەی شوێری دانیشتەکە بوو بەداخەوە لەبەرەوە نەمامۆستا ڕۆستەممان بینی نە زۆر ئاگامان لە مۆزوعەکە بوو کورد لە موقعی ئێمەیە بەڕاستی لە ڕووی جوگرافیەوە لە موقعی منە ئێستا داوای مایگەکەی نییە لە ئاخرەوە جەنابیش چاو لێمان نییە و لە کاتێکیش کەس مێزەکە پێچرایەوە هیچمان دەست ناکەوێت دەستخۆشی لە کاک ڕۆستەمەکەم بەڕاستی ئێمە موقیفەکانی لە کەناڵە عەرەبیەکان ئابینین سوپاسی یەکەین پێزانی یەکەین بەخێرا بێ بۆ سلێمانیش دەست خۆش بێ هەر ئێوە بەش خوراو نابن لە بەروی کاتەکە هەر ئەوەنێ فریای هەموو میوانان ناکەوێت بەزێمە چەند پرسیارێک ماوەگرن بە مامۆسایان ڕای خۆیان بڵێن و وەڵامی پرسیارەکان بن و ئەگەر کاتمایەوە بێگومان ڕوەری گەڕین بۆ هەمووی من ئەز هەوڵی دەدەم بەس ینی سێ بابەتای شیرۆڤەکم مامۆستا سەلام عەلەیکم بەرسەفی تۆ دم ئەو عەقدی ئیجتیماعی هاتە نووساندن وەختێکی تەیبەت کۆ ئەو نخبەی دیرۆکی سیاسمەداری کوردی سووریا ئلغایی بوو نخبەکی لە دەری کوردی سووریا هات ئەدیۆلۆژیە خۆ و ڤژنی خۆ سەرما فەرد کرد کیم خۆ هەموو کەس ئاگادار بوو بەستوانی بوو شتێکی بکەی ناتوانانی بوو شتێکی دکە و پرسی دیێن شامی من لە شام ژیامە دەبێ يا بتلبس مثل ما بتحكي يا بتحكي مثل ما بتلبس يعني يا بلا جلو برقي توكي قصيتو بن يا بلا قصيتو كي جلو برقي توبن مع الأسف يعني لاي كردي سوريا لبرقو براي كتشكولنا براي كيم جمارن زويي كردستاني هري كتشكولا روشك جا كنترولي بشيدي لكردستان لسرمن هي لديروكي يعني مثلا لوقتي عبد الناصر بين حشت يعني هتا استأسفهم ناكملو بزودنوي كرد شري عبد الناصر ذكر لسوريا لبرقو بزودنوي كردي باشور لقل عبد الكريم قاسم بو لدجي عبد الناصر بو أما جيبون لدجي عبد الناصر سفهم ناكملو عبد الناصر هاد دقول من إزعاكي كردي بو وكراوكم زماني كردي بو وترخد كما بونا هوري حزبي شوعي سوري مشري عبد الناصر سفهم ناكملو چه علاقتي ما بيها أما بشكي دي أو رولي خو هردم لسر كردي سوريا دلست بابت ما نقول جلو برق معنا وتار ما نقول روشي معنا أدبي سياسي كردي سوريا هيا قول روشي كردي سوريا أما حيصد كيلومتر كوربوني 10 كيلومتر أو زاوية مايا أما حش لصدن شاركي مي تيبت من نية هريمكي مي نية خلق مال كوتش بربوا كاتشمان و كرما مودير بووە یەک مناڵی چینە ئەمن دایکم 11 مناڵی هەنا حەفتمان زەواج کردیە 6 مناڵمان هەیە جیرانمان برادەرمانی عەرەب 15 مناڵ هین چینن وتاری مەی سیاسی توانی بوو گۆر ئەوەی بەس ئەو کۆنترۆلی کوردستانی لەسەرمان ئەو تشتە کرد ئەوە یەکەم دوام بەڕاستی ئەو تشتی برادەرمانی
یعنی پێشمەرگەی دێرینی گوت ئەمن زۆر لێ دەترسم ئەو بابەتی کۆمەڵگە لە پێشی سیاست پیاسە بکە و سیاست و نخبەی سیاسی قسەی کۆمەلگەی بکەیت ئێمە لە دژی تفکیر دەبم دەبێت کەسی سیاست بکە زۆر ئازابە نەکەوە بن کۆنتترۆلی کۆمەلگە و شعارات و شعاراتی کۆمەلگە ئەم هەمومان کوردستانی یەکپەرچە دخوازن ئەمن دۆزی کوردستانی کەزاغستانی ژی دکم ئەوە بە قسەکردن خۆشە بە ئەیدیۆلۆژیە خۆش بەس کاری سیاسمەدار ئەوە ئەو تشتی توانایی بکەی تشتی لە بەرژەوەندی گەلی خۆتوانی بکەی نەل بە پیاسە لەبەر ئەو سلۆگان و قسەکردن بکە کینیدی کتابێک هەیە جۆن کینیدی ناوێنە دروبۆن في الشجاعة ڕێگە لە ئازابوون لە ئەو کتێبە گەنگەشەی تکەی نیقاش تکەی چەند سەرۆکی ئەمریکا بریاری هیچ نەشعبی دانا هیچ بەس لە پێشەرۆژ دیار بوو ئەو بریارە ڕاستە لە بەرژەوەندیەی دوور و درێژی گەلی ئەمریکایە دەوێ ئەمە سیاسمەداری خۆفێری ئەو بکەن نابی هەردەم ئەم بێژن وەڵا چۆن سیاسمەدار فاشلە ئازانیە پیاونیەش بەرگۆ ئەو بریارە نەدا ئۆپۆزیت ئۆڤزات یعنی لە دشی وێ نادوێ ئەمە قسە بکەن ڕەوشمان زەحمەتە دەوێ کۆمەلگە بە تەیبەت کۆمەلگەی ڕەوشەمبیری ڕێگە پێش شاواڤەکە عەبدولموتەڵەب الهونی هەورێم بوو مستەشاری قەزافی بوو پیاوێکی زۆر مۆدێرن زۆر لێبراڵ زۆر کراوە زۆر معتەدل من گوتی چۆن مستەشاری قەزافیە ئەوەی دەگۆ قەزافی زۆر زیرەکە دەگۆ من ئانیە بۆ دەرگە بۆی کراوەکم ئەوە دەرگە بۆ خۆ قەپات دەکە ئەمنژی قەپاتکم تێک دەچێ ئەمن هاتمە بۆ دەرگەی بۆی قەپاتکە مع الأسف لە کۆمەلگەی کوردی ئەو تشتە دەبەی ئەو نخبەی سەقافی وانە تێ یارمەتی ئەو سیاسمەدار کرد دەرگەی قەپاتکە نابی ئەوە ئستا لە ڕۆژئاوا ئەمە هەمومان زانن شاشی ئەو برادەری تەکۆشەری تاجی سەرمانن ئەمن لە ماڵباتێکی شەهید عەفو ئەمن لە ماڵباتێکی شەهیدانە هاتمە لە ئەو هەموو شاشی بوو ئەم ڕۆژی وەخت هەیە دەرگەی کراوەکەم بۆ خەڵکی خۆمان بۆ پارتیە خۆمان بۆ سیاسەتی خۆمان لە 75 شۆڕەشی باشوور تێک چوو نابی کۆمەلگە و ڕەوشەنبیر و شاعیرانەوە هەموو دەرگەی کراوە بکەن ئەوە خیانەتی ڕۆژئاوایە ئەوە تێکچوونی نخبەی کووردە ئەوە خیانەتی پارتی کووردە ئەوە خیانەتی سەرکردە ئەوە نابی ڕەوشی کورد بە کلکی ئەوە نایە کورد لە ڕەوشێکی زۆر زەحمەتە دەبێ هەمومان هەوڵی بدن تشتی توانم بەدەست بخن تشتی ئەمە ناتوان بن بەدەست نەخن لەبەرگۆ کۆتایی چەندی قورس بە وەکی مامۆستای گوت چەندی ژیان قورس بە چەندی علاقاتی دووەلی لەسەر لۆجیک منطقی قەوەترابە ئێ لە کۆتایی دێت تشتێکی بکەی شانستان نییە تو دانیشە شانستان نییە تو بێژی وەڵا ناتوانم بکەم ئەمە نەیاری قومار دکن ئەمە ژیان دکن ئەوە ژیانی مەیە ئەوە ڕەوشی مەیە جغرافیە ئێمە لە دژی مەیە دەوڵەتی زولهێد لە دژی منە دەوڵەتی ئێمە ناوا دژین دەوڵەت نین دەستەلاتدارن فاشێستن هەموو بەس بە هەمووی دەوێتمی بەڕۆیەکی منطقی ڕێگە ببینە تو ڕێگ ئێستا مەسەلەن من گەلک جار مام جەلالی دیدیت لە بەغا من دەگوتی ئەرە چۆن تو ڕەفیقی جۆرج حەبەش بوو حرەکەت القومیین العرب ئێ دەگوتی من ڕەفیقی کێم بم لە ئەو زەمانە زمانە دنیا هەموو لەگەڵ ئێ بە چوو شیرەتیتە یعنی ڕەفیقی کێ بم یعنی دەرگەی واشنگتۆن کراوە بوو چوم ڕۆشتم بووم ڕەفیقی جۆرج حەبەش دەوێتمی دەرگە ببینە نابی بێوانە ئێستا ئەمن زۆر گەشبینم و زۆر پەرۆشم لە ڕۆژئاوا تشت نەبووە مشکلە نییە ڕۆژێکی کەسێکی کوردی تورکیا لە موسا عنتەر پرسیم نێزیکی پەکەکە بۆ گوتی کاک مام موسا ڕۆشەمیرێکی کوردی تورکیا بوو لە پارتیە کەونەکەی کوردی تورکیا بوو گوتی مام موسا ئەمە وەکی پەکەکە مەبابەتی کورد لە سفر دەست پێ کرد لە تورکیا مام موسا لێ تەماشای کرد گۆ ئوکێ گەیشتە سفر ئەمە بوو لە بنیەی سفر بە زۆر بوو مەگەشت سفر خۆتان لە سفر دەست پێ کردن ئەستا ئەمە لە ڕەوشێکی باشن بابە سووریان دەگوتی کورد نین هەر ڕەوشەمبیرێکی هەری باش ڕۆمانویسی هەری باشی سووریەت بێ کورد نین دەیڵ نە کوردن ئەوانە دەبێ نە قەومن تۆزێک مایە بێژن یان ترداڵن
گەلک سپاس بین زۆر سپاس بۆ وایی کە هەرگیز فرمێسکی تۆ هیچ چاکێکی کورد نەبینین بۆ ئەم دۆزە دەستە خۆش بە مامۆستا بەکر ئەگەر وەڵامت بۆ پرسیار و تەبینەکان وەڵام ها وەڵام من هەر بۆ تەواوکردنی قسەکانی دەست خۆش کاگڕۆستەم براشتان ئێستا لە پێیجەکەی خۆما زنجیرە وتارێکم هەیە کە ڕەخنەی بیری برادرانەکەم ئەو بەشێکە لە ئەرکی بیرمەند ڕۆشنبیر یعنی نخبەیە وڵاتە چکم بە بڕوای من ئەوەی لەم ڕۆژانەیە ڕوویدا لە کوردستان بەبوونێ ئەوەی ڕوویدا لە ڕۆژاوی کوردستان ئەگەر تعبیرێ لە ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا بخوازم بێداربوونەوەیەکی استراتیژی بوو یعنی بێداربوونەوەیەکی ئاسایی نەبوو ناسیۆنالیزم من پسپۆڕم تۆزە لە ناسیۆنالیزمی کوردیە ماستێر و دکتۆرایەک و دەوری 8 کتێبیشم هەیە لەسەری تا ئێستا ئێمە بەمانای وشە ناسیۆنالیزممان نییە هەستی ناسیۆنالیزممانێشتمان هەیە بەڵام بۆ یەکەم جار هوشیارێکی ناسیۆنالیزمی پێگەیشت و دروست بووە زۆر گرنگە لەسەر بناغی ئەمە ناسیۆنالیزمی کوردی بیناکرێتەوە هیوادارم تەبیع منە من نووسیومە کە لە برایەتی گەلانەوە بۆ برایەتی نەتەوەکان و ناوماڵی کوردستان لە نەتەوەی دیموکراتەوە بۆ نەتەوایەتی دیموکرات لە ناوچەی خۆسەرەوە بۆ هەرێمی کوردستان وەڵحاصل لەم بابەت توشتانە ئەگەر وەڵامی هینەکان کورت نەتەوە نییە بلە ڕوانگەی تەبیعی کۆمەڵگەی نێودەوڵەتیە وەکو نەتەوە مامەڵە لەگەڵ ناکە خۆمان نەتەوەین بە جۆرەی قوتابخانەی ئەڵمانی بەڵام وا مامەڵە ناکەین حیزب و ئایدۆلۆژیا و دابڕانی سەخت و هەموو ئەمانە وای لێکردوین ئێمە لەگەڵ جەوهەری ناسیۆنالیزمما کێشەی زۆرمانە بێ ئێمە ئەگەر بتوانین بزوتنەوەیەکی ناسیۆنالیستیمانە بێ بە مانای وشە نەتەوە ئەو نەتەوە دروستەکە تەبیعی ڕای جۆرا و جۆر هەیە بەڵام بە بڕوای گێڵناری یەکە لە بیرمەندانی بواری ناسیۆنالیزم ئەوە ناسیۆنالیزمە نەتەوە بەدیهێنێ نەک نەتەوە ناسیۆنالیزم بەدیهێنێ ناچێنە ناوم ناقەشەنەوە ئایا شۆڕشەکانی کورد جوڵێنراون یا خۆیان جوڵاون حقیقەتێکە بووە چەسانەوەی کورد بووە ڕەنجدیدەی کورد بووە هوشیاری کورد بەو چەسانەوەیە مارکسەڵێ چەسانەوە شۆڕش دروست ناکە هوشیاربوون بە چەسانەوە شۆڕش دروستەکە هوشیاربوون بە چەسانەوەی کورد بەخۆی وای لێ کردووە بەڵام کە دروست بووە بێگومان تەماحی تیاکراوە لەم لاولاوە بۆی لە چوارچەوەی استراتیژی خۆیانە تەوزیفی بکەن وەفدەکەی کاک مەسعود یەزیدی و خەڵکی تریشی تیابوویە بەس بە بڕوای من خۆزگای وەفدێکی زانایانی ئیسلامی شەویایە لە یەکێتی زانایان و ئیسلامیەکان و خەڵکی تر کۆمەڵێ سنتەری ئەم ناوەیان بەسەرکردایەتەوە هەر لە زانکۆیە سەرەوە تاکو وڵاتانیان ناوچێ وەڵحاصل باوە بڕۆ کاک عوسمان بێگومان هاوڕێی قسەکەتم ئەبێ پێش هەموو شتێ خۆت هەبی ئەنجا داوای شتکەی لە خەڵکی نەک بەهۆی بوونی خەڵکەوە تۆ هەبی جا زۆر خۆشە ئێستا هۆکارە نێودەوڵەتێکە هەیە خۆمان نین جا هەر زۆر پێچوانەیە یعنی هەلومەرجەکەی ناو خۆمان ناهێڵێ ئەو پەڕی سوود وەرگرین لە ئەو هەلومەرجەی کە پشتیوانی نێودەوڵەتی بوو ئەمەی خوڵقانوە لەبەرەوەی چیش کستمان خواردووە لە گەلسازی لە نیشتمان سازی عەزیزانم لە باشووری کوردستانە بەمانای وشە گەلی کوردستانمان نییە ئەبێت دروستی کەین نیشتیمانی کوردستانیشمان نییە هێشتا خاکی نەتەوەیە خاکی نەتەوەی لە نیشتمان جایە ناچمە ناو لە بەرگی سێمە بە درێژی باسم کردووە یەک کورد نەبووت ئەو خانما بەڕێزە هەر جوگرافیانە ئابووریش لەگەڵ تام ئابووری شۆکارێ بۆ لە چ ڕێکەوە بۆ نمونە ئەگەر کەرکووک نەوتەکەی تیانە بووە چارە نووسێکی تریە بوو ئەگەر سەرچاوی دیجلە و فرال لە کوردستانە نەبووە ڕەنگە کێشەیەکمان کەمتر بووایە واتەڵ بوونی ئەوەش هەر کاتی خۆی ئینگلیزەکان یەکێ لەو هۆکارانەی دەستبەرداری جنوبی کوردستان نەبوون نەوتەکەیەکە لە هۆکارەکان بوو تەبیعی هۆکاری هاوسەنگی مەزەبی لەسەر پاشا عێراق و جۆرەشتانە هاوڕاتم بەڵام هۆکاری پلە 2 پلە 3 و ئەوانەیە کاک محەممەد ڕەسوول بە 1 و 6 قوربان ماسی جەنرال عەبدیمان کردوتم بۆ ڕۆڵی ئەحمەد شەرعی نەبینێ لەبەرەوەی کوڕی کەمینەیە کە لە ناو سووریا ناتوانین نوێنەرایەتی بیسێن کە ئیشەکەشمان ئەوە نەبوو ئێمە قسەمانە کرد نەگاتە ئەوەی کە جنرال پێویست بێ ئەو قسەیە بکەن نەگاتە ئەوەی قسەکانی مە هی پێش ئەوەیە
ئینە تەقدیری ئێمە من لە کاتێکە ڕخنی ئەواناکەم هەتا سەرێسقان تەقدیری ئەو گیاناکەم کە یاری بە گیانی خۆیەکە لە پێناوی ئەو شتانی باوەڕی پێێتی ئەگەرچی من پێم وایە کە بەشێ لەینەکان بۆی شوێنی خۆی بگرێ ئەبێ لە ڕووی ئایدۆلۆژیۆ خۆ بیناکردنەوە هەبێ کاک ئێمە چی بکەین بۆی ئەم هوشیارە نەتەوەیە وەڵامی پرسیارێکی قورسە من ناتوانم لێرە وەڵامی بەمەوە بەڵام چۆن بنکەی جەماوەری حیزبەکان بە تایبەتی حیزبە گەورەکان ببن بە فشار لەسەر سەرکردایەتەکەیە چۆن و هینی ترم هەیە لە دوای لە پەیجەکە ماینوسم پێشنیارێتتر بۆی ئەم ڕوحە درێژە پێ بێت چۆن با ئێستا هەڵی نەکڕوزێنین ئیشاڵا لەوێ نووسم شەقام بەشێ بوو لەبەر ئەم خانمە هەندێک مامۆستا پشتیوانە لە شەرع کرد بێت بە بڕای من دەگمەن بوون یەکێ لە دیاردەکانیم جارە مامۆستایانی ئایانی زۆرترین کارلێکیان لەگەڵ مەسەلەکان کرد هەر مامۆستای وای کردوی هەڵی کردووە نەی پێکاوە و پێم وایە سزای خۆشی وەرگرتووە یعنی سزای خۆشیان وەرگرت لە ناو خەڵکە یعنی خەڵک سزایاندا جازانی چی ئەم گیانە گیانی نەتەوە سازی نییە جا با پێ بڵم با براتانین کە کاکە گیان برای خۆشەویستم کات ئەزایی نەتەوە سازی یعنی چیە براتان لە شعرێکا دەستم پێ کردووە ئەڵێ نەبادینیم نە سۆرانیم نەجافم و نە هەورامیم کوردم پێش هەموو ئەمانە لەیلای دڵم کوردستانە ئەبێت لە کوردبوونەوە بگەڕێنەوە بۆ ئیسلامی بۆ ئەلمانی بۆ حیزب بۆ ناوچە بۆ لەهجە ئەگەر وانەکەین ئێمە لە خیتابی نەتەواتیەوە دەستمان پێ نەکردووە ئیسلامی و ئەلمانی و چەپ و ڕاست و هین و هەمومان ناسنامەیەکی هاوبەش هەستی هاوبەش ئامانجێکی هاوبەش دەبێت کۆمان کاتەوە بەو ئەندازەی تەکفیری ئیسلامی خەتەرە تەکفیری نەتەوایەتی ئیسلامیەکانیش خەتەرە نانەتەوەیە کارێکی نانەتەوەیە ئەگەر ئێمە خەمی نەتەوەمانەیە ئەگەر هوشیاری نەتەوەمای لە نەتەوە هەتا یەکێکمان ئەگەر کەم و کورتێکی هەیە ئەسڵ وایە یارمەتی بین هانی بین بۆنێ وشەی خیانەتیش بەکار نهێنین لەبەرەوەی من دوو تارم نووسیوە هەر لەسەر زمانی کورد بسڕێتەوە لەبەرەوەی کە ئەوەی لای تۆ خائینە لای بەرامبەرەکەی قارەمانە بەداخەوە لەبەرەوەی دادگایەکمان نیە شوێنێکمان نێ بۆینە ناوی بنێت تاوان هەتا من پێشنیارم کرد بۆ یەکە لە سەرکردە سیاسیەکان وتم فڵان شت مەڵێ خیانەت لەبەرەوەی لە بەرامبەرەکان تا قارەمان ساز دروستەکەی هیچ بڵێ کارەساتی نەتەوەیی بەناوی کوردەوە ئەم قسەم کردووە سێریکە ئەمە بابەتێکە زۆر گرنگە ساڵح دەمیرتاش بە 25,000 دەنگەوە بە جلوبەری کوی تورکیەوە بە زمانی تورکیەوە لە ناو پەرلەمانی تورکیا داگۆچی لە دۆزی کوردەکە ئێستا لە زیندانە بەڵام تۆ بە کڵاو و جامان و شەڕوەڵ و ملاخانیەوە جاشی تورکیای ئەم هەستە خزمەتمان ناکات پرسە لە ڕای ئەم هەستە خزمەتمان ناکاتمان بورن من تەبیعی ئەم شتانە کارم تێ ناکەم من پیاوێکم بۆ کۆکردنەوەی کوردیشەکەم بەدەری کابراڵە نە ئیسلامیم نە ئەلمانیم هێنم لەمەیە کوردم لەم مەسەلەیە کوردم لە ڕاستی ئەبێ فێریش ببین یەکتری قبولکەین کاکە ئێستا من نەقدی فکری هەسەدە ناکەم ئێ لەسەر جادەم شەو ڕۆژ پشتیوانی لە خۆر ئاواکەم دوێنێ کاکە جەمیل بای گەڵێ ئەو شەڕەی لە ڕۆژ ئاوا کرا ڕێی گرد لە دابەش بوو دووبارە دابەشکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەڵێ ئێمە دژی دەوڵەتی کوردستانی دروست بێ لەبەرەوەی هەڕەشە و مەترسیە بۆ سەر کورد ئێمە دژیەوە نیم ئێوە دژی ئەو قسانە نین بەس دژی ڕۆژ ئاوای دژی شەڕوانانین نەوەڵا دژی نین بەس هەتا سەرێسقان من دژی ئەو قسانم هەتا سەرێسقان دژی ئەو قسان یعنی چی دەوڵەتی نەتەوەی هێنمە جۆرەشانە ئەبێ ئاوا شتەکان لێک جیاکەینەوە شتی فکری بە فکری مامەڵەی لەگەڵا بکەین شتی سیاسی بە سیاسی ئەنجا هەستی مخابراتیش لەسەر خەتە بۆ خاتری خوا یعنی لەسەر خەتە بۆ قۆستنەوەی شتەکان بە تایبەتی شەڕی دین بەکارهێنێت شەڕی دین بەکارهێنێت تکاتان لێکەم بچووکترین شت هەتا لەو شتانەی دژایەتی دین و ئیسلامی تیا کەرەسەی ئیشی مخابراتە بۆ تەقاندنەوەی ناوماڵی کوردستان وشار بن لە بەرامبەری دەست خۆش بە زانین چەندێ کاتمان ماوە یارمەتیمان بە کات چەندێ ماوە کاگراوە کاتمان تەواو بوو یان تەواو بووە یەک دقەی من قسەت بەس زۆر بە کوردی چکە زۆر لامان ناو برادران ئیلتیزامی ترین هیچ ناکەڵێم باش ئێمە پێویستمان بۆ فکرەی
مامۆستا ڕۆ چۆن بۆ پێویستان بۆ فکری مامۆستا ڕۆستەمە بە هەمان شێوەش بەڕێز دکتۆر ئەبوبەکر بەڕاستی بیریەکی میان ڕەوانەی بەم جۆرە زۆر خزمەتەکە ئێمە هەتاکو ئەقڵەتەکان چۆک لێک نێزیکەینەوە ئەگە تێگەشتن هەبێت یعنی ئێستاکە ئەوەی کە لێرەیە ئەو باسی ئەو یاداشتاکەین کە دوای ئەوە سازدرێ کەسێک قسە ناکە بڵێ من ئەوە چارەسەرەکەی پێمە تاکو من بێم با بڵێم پەزیرشی کەم لێت وەرگرم یەک چارەسەر عەبدوڵای نەهری لە کاتێکە باسی ناسیۆنالیزمی کردووە کە پرسی دەوڵەت نەتەوە نەبووە چونکە دوای شۆڕشی فەڕەنسی پرسی دەوڵەت نەتەوە سەر هەڵەدا بۆیە هەموو ناسیۆنالیزمێک لەو کاتە ڕەت کرابەوە زۆر سپاس خۆش بێ زۆر سپاس بەڕاستی ئەمە لە قسەی بفەرمووی یەک خولەک چونکە ئەوە هەموو بە زەحمەت نەبە دانیشن بەس یەک خولەک زەحمەت نەبە زەحمەت نەبە جەماعەت یەک خولەک کات بەنەوە بە مامۆستا چەند تێبینێکی ما و کۆتایی پێهێنی لە بۆ کەرامەت و شەرەفی دانیشتن و کۆمەلگا من ئەتیزاری تکم لە ئەو قسەی گوهات کۆتن لە دژی جەنابەت لە شوێنی هەموو خەڵکی دانیشتی لە عینی وەخت دەژی کاکە ئەبوبەکر دەوێ ئەمە بزانن 106 ساڵ پشتی کۆتایی شەڕی جیهانی یەکەم هەموو ئیدیۆلۆژیای ناودەوڵەتی گۆ بەکار هاتیە قەومی دۆروبەری کورد ئەو ئیدیۆلۆژیای بۆ خۆ کارانینە فارس و عەرەب و تورک بابەتی کۆمینیستی لە بۆ خۆ بەکارانینە شۆرشگەری لێبرالیزم ئەو هەمووژی لە دژی کورد بەکارانینە بۆ بێژن کورد حەق نییە ببە دەوڵەتش بەرگۆ ئەو خیتاب هەیە ئەمڕۆ خیتابی ئیسلامی لە سەرانسەری جیهان بەڕاست من بەحسی ئیسلام ناکەم حاشاوەکە بەس خیتابی ئیسلامی و ئیسلامیەکان لە سەرانسەری جیهان لە دژی دۆز و مافی ملەتی کورد هەیە لە برن چەرچەوەی گۆ ئەمە مسلمانن کەسێکی وەک عەلی قەرەداغی یەکسانی کەسێکی وەک عەلی قەرەداغی ئیرۆ ملیۆنان عەرب لێ گوهدار دکن و مع الأسف 100,000 کوردجی ئەوە خیانەت بە خوینی گەلی کوردەکە ئەمە وێ نەبێژن بە کاتێک ئەو کەسانە خوان وجودیان هەبێ قسەی خۆیان بکەن ئەمە نەبێژن هەڵایە لە هەڵای زۆر دوورترە هەچ کاتێ دیاروانی خوان من بادەقێ کورد ناسیۆنالیزم و سەرەتاکانی ناسیۆنالیزمی کوردی لە ناو تۆڕە تەقلیدیەکانی ئیسلامی لە کوردستانە حوجرەکان تاریقەتەکان هەتاکو چیلەکانی سەدەی ڕابزوو گەشەی کردووە ئێمە ئەگەر سوود لە ئیسلام وەرناگرین بۆ قەزیەکەی خۆمان ئیسلام بە دەردی ئیمامی عەلیەڵێ کتێبێکی بێدەنگە ئەوە من و تۆین ئیسلاممان تامیش کردووە من بڕوام وایە ئێستا کاتی ئەوەیە لە بەحرێک لە ئیسلامیە لە چوار وڵاتیا کە هەر چواریان ئیسلامی حکومیەکە کاتی ئەوە هاتووە بزوتنەوەی نەتەوایەتی کورد خۆی نخبە عەلمانیەکە ئیسلام کا بەڕەهەندێکی ئەو ناسیۆنالیزمە بەڕەهەندێکی ئەو ناسیۆنالیزمە بۆی کۆمەڵ یەکەم بۆی لە 150 توانای مرۆڤی کورد کە ئیسلام پێکێنێ بیخاتە خزمەتی پێش کاکە کە پێشمەرگە لە سەنگەرات جەماعەتەکان نوێژەکە ئەبێ چۆن بەمانە نەتەوە یەکەیمانە بە شەهید بوونەکەی دەی ئەبێ بەمانە دینیەکەش مانای بێ بۆیە کە داعشان شوشۆرقان ئەڵڵاهو ئەکبەریان هەڵبژارد بوو هەتا فتوان بۆدان وتیانەمانە بکوژن لەبەرەوەیمانە تەعدا لە ئێماکەن ئەمە هیچ حەسانی موسڵمانەتیان نییە ئێمە ئەگەر عاقڵ بین ئیسلامەکەین بە ڕەهەندێکی ناسیۆنالیزمی کوردی چۆن ئەبێ نەتەوایەتیش ڕەهەندێکی فکری ئیسلامیەکان بێ پێشم وایە لەم لە سەرەتانی لەمە قۆناغمان بڕیوە خۆزگە لە شەڕەگەڕک ڕزگارمان بوویە وەکو ئۆمێکە ئێستاەکەین بچوینە سەر شتە جددیەکان زۆر شتی گەورەمانە کرد پێکی شەواژین هاوچارە نووسیشین جیاواز بیرەکەینەوە بەڵام کوردبوون و کوردستانی بوون هەر هەمومان کۆ کاتەوە بێ خۆش بێ مامۆستاییان زۆر سپاس بۆ هەمووتان سپاس بۆ ئامادەبوونیەوە دەستی ئەمانیش خۆش بێ و هەر لە خۆشییا بن هەموو کاتێک